بینەرانی خۆشەویست جارێتتر لە دامەزراوی چاردێنەوە خزمەتان لە بەرنامەی چارلاین ئەوڕۆ تاوتویەکێ بەرنمەیەکی دیکە دەکەین بە ناوی حزبی دموکرات لە دامەزراوەوە تا ئەمڕۆ 79 ساڵ لەمەوبەر لە ساڵی 1945 لە 16 ئابی 1945 بەرامبەر بە 25 گەلاوێژی 1324 لە شاری ماباد لە ڕۆژهەڵاتی کوردستان حزبی دیموکراتی کوردستانی ئێران دامەزرا. حزبی دیموکراتی کوردستانی ئێران دوای 4 مانگ دەبێ بە دامەزرێنەری کۆماری کوردستان لە شاری ماباد کە یەکێ لە پڕبایەخترین و گرنگترین ڕووداوەکانی سەدەی بیستەمی گەلی کوردە لە کوردستانی ڕۆژهەڵات و لە هەر 4 پارچەی کوردستان. حزبی دیموکرات لەو ماوە دوور و درێژەی خەبات و تێکۆشانی خۆیدا بە قۆناغی جۆراوجۆر تێپەڕیوە بە دامەزراوی چارۆک بڕیاری دابوو لەسەر پارتە جۆراوجۆرەکان و بیرروڕە جیاوازەکان لە کوردستانی ڕۆژهەڵاتە تاوتوی مێژویان بکە وەلایەنە جۆراوجۆرەکانیان بداتە بەرباس. بۆیە ئەوڕۆ لە بەرنامەیەکە بە ئامادەبوونی دوو تێکۆشەری دێرین دوو کەس کە لە بڕیارەکانی حزبی دیموکراتە لە قۆناغی جۆراوجۆرە بەشدار بوون کاک مەلا ڕەسووڵی پێشنەماز ئەندامی پێشووی دەفتەری سیاسی حزبی دیموکرات و کاک مستەفای شەڵماشی ئەندامی پێشووی دەفتەری سیاسی حزبی دیموکرات و من و کاگەمین لە دامەزراوەی 4 ئەم باسە تاوتویەکەین. هەر بۆ ئاگاداری بینەرانیش لەبەرەوە کۆماری کوردستان بە لایەنی جۆراوجۆری هەیە و باسێکی دوور و درێژ و گرنگە و حزبی دیموکراتیش کە وەک دامەزرێنەری کۆماری کوردستان ناسرێ بۆ ئەوەی باسەکەی ئێمە زۆر نەچێن نای وردەکاریەوە. ئێمە پلانمان هەیە بەرنامەمانەیەکە بەرنمەیەکی تایبەت لەسەر مێژووی کۆماری کوردستان بکەین. بۆیە لەم بەرنامە ئێمە لە ئەو بواری هەڵسەنگاندنی کۆماری کوردستان وەگێکی لەو دەستکەوتانە کە لە مێژووی حزبی دیموکراتی هەیە خۆمانە بێرین و ناچین نای وردەکاریەکانەوە. بۆیە لە بەرنامەی ترا دێنە سەر وردەکاری کۆماری کوردستان. بە ناوی خۆم و کاگەمین لە دامەزراوەی 4 دۆستانی تر بە خێراتنی کاک مەلا ڕەسووڵ و کاک مستەفای شەڵماشیەکەین و هیواداریم بتوانین باسێکی تێر و تەسەل لەسەر لایەنە جۆراوجۆرەکانی مێژووی حزبی دیموکرات بکەین. کاک مەلا ڕەسووڵ، کاک مستەفا جارێتتر بەخێر. زۆر سپاس. زۆر سپاس بۆ ئێوەش. کاک مەلا ڕەسووڵ، منەمێ لە جەنابتەوە دەست پێ بکەم. ئەو هەلو مەرج و بارودۆخی کە حزبی دیموکراتی تادا دامەزرا لە مەهاباددا و لە کوردستانی ڕۆژهەڵات دەتوانی بۆمان شی بکەیەوە؟ ئەگەر پیا و خولاسەی بکاتەوە دەبێ ئاوا باسکەین کە 3 ساڵێک تقریبان پێشەوەی کە حزبی دموکرات بە وجود بێ زۆری لەسەر نووسراوە باسکراوە کۆمەڵی ژێکاف پێکات لە مەهاباد و بە دوایدا هەر لە نێو کۆمەڵی ژێکافدا جەماعەتێک نەزەریان وابوو پیان وابوو ئەگەر شەخصی قازی محەممەدی کە ئینسانێکی مەشهور و بەنێو ساڵەهای ساڵە لە وڵاتی حاکمە و ڕێیسی فەرهەنگ بوو و ئینسانێکی خوێندەوارە و بنەماڵەیەکی ناسراون لە کوردستاندا ئەو بێتە ناو کۆمەڵی ژێکافەوە کۆمەڵی ژێکاف بە قووەتر دەبێت. دیارە مخالف هەبووە پیان وابووە کە شخصەتی قازی محەممەدی زۆر گەورەیە ئەگەر بێت و بێتە نێو کۆمەڵی ژێکافەوە ممکنە تاسیر بکە هەموو شتەکە لە خۆیدا خولاسە بێتەوە. بەهەرحاڵ ڕێی ئاخرەوە دەبێت کە بڕیار دەدەم قازی محەممەد بێتە نێو کۆمەڵی ژێکافەوە بە نێوی بینایی. دوای ماوەیە کە قازی محەممەد لەگەڵوان ڕۆڵ دەبینێ و دەوری خۆی دەبینێ ڕووسەکانیش کە لە وڵات دابوون و هاوپەیمانان کە لە وڵات دابوون و بەتایبەتی ڕووسیا کە دەستی زۆر لە وڵاتی ئێمەدا اتحاد جەماهیری شۆڕەوی و کاتی ئەوانە چەندجارێک قازی محەممەد کە یەکتر دەبینەوەشانە وایان پێ باش دەبێت کە ئەو نێوەی کۆمەڵی ژیانەوەی کوردستانی کۆمەڵی ژێکاف بگۆڕێ بە حزبی دموکرات. دە وەختیدا دەناو خۆیاندا بڕێکان مشتومڕ و ناکۆچی دەبێت بەڵام حزبی دموکرات بۆ 1945 بە وجود دێت لەسەر پەردار و پەردووی کۆمەڵی ژێکاف حزبی دموکراتی کوردستان دادەمەزێت و ئەوەش کە شتی زۆر لەسەر کوسراوە و کە قازی محەممەد لەو ماوەیدا دوو کەڕەت لەگەڵ هەیەکێکی زۆر گەورە هاتووی اتحاد جەماهیری شۆڕەویان کردو و داوخوازەکانی خۆیان و لەگەڵ فیرقەی ئازەربایجان و پەیوەندیانە و فلانوانەوە زۆر ئەو باسانە کراوە. حزبی دموکرات ئەساسەکەی ئاوا پێکاتوە کە لە پێشدا کۆمەڵی ژێکاف بووە دوایە بۆ بە حزبی دموکرات. زۆر باش. جەنابتان لەسەر ئەو هەلو مەرجە خوێندنەوەتان چییە؟ بەڵێ پێشەکی ڕێزسڵام هەیە دەست خۆش بێ بۆ بەرنامەکە زۆر بە خێراتنی کاک مەلا ڕەسووڵ دەکەم و سڵاوی لێ دەکەم. کاک مەلا ڕەسووڵ دیارە بە جوانی شارەی پێکرد کە حزبی دموکراتی کوردستان چۆن دامەزراوە تەنیا هەندێک خاڵی کە بە باوەڕی من دەبێت لی زیاد بکەینە من دەهێنمە بەرباز ئەوش ئەوەیە کە
ئەو هەلومەرجەی کە کۆمەڵی ژێکافی تێدا گۆڕاوە بۆ حیزبی دموکراتی کوردستان هەلومەرجێک بووە کە وای دەخواست حیزبێک بێتە ئاراوە کە بتوانێت کۆمەڵانی بەرینی خەڵک لە دەوری خۆی کۆ بکاتەوە لەلایەکەوە لەلایەکی دیکەوە بتوانێت تعاملێکی باش لەگەڵ دەوروبەری خۆی و لەگەڵ نەتەوەکانی دیکەی نێو ئێران و لەگەڵ وڵاتانی بەتایبەت وڵاتانی سۆسیالیستی بکە. دووەم شتی کە تەسیری هەبووە لەوەی کە کۆمەڵی ژێککاو بە باوەڕی من بگۆڕێ بۆ حیزبی دموکراتی کوردستان ئەو دوو سەفەرە بووە کە بۆ یەکێتی سۆڤێت کراوە لەلایەن بەتایبەت پێشەواوە کە دوایش پێشەوا ڕۆڵی ئەوەڵی بۆ دەستگرتووە لە حیزبی دموکراتی کوردستان و لە کۆمەڵی ژێکافیشدا هاتوونە سەر ئەو باوەڕەی کە دەبێ نوێگەراییەک بکرێت لەو ڕێکخراوەدا کە ئێستا تێیدا تێکۆشان دەکەن بۆ ئەوەی کە بتوانن خۆیان ڕێک بخەن لەگەڵ ئەو هەلومەرجە تازەیە کە هاتوۆتە گۆڕێ بە تایبەتی لە یەکێتی سۆڤێت. من پێم وایە هەر ئەو نمونە بەرداریەی کە هەم لە ئازربایجان و هەم لە کوردستان کراوە جۆرێک لە نمونە بەرداریە لە یەکێتی سۆڤێت لە کۆمارەکانی یەکێتی سۆڤێت و ئەوە خۆ تەطبیقکردنێکە کە زۆریش بە باوەڕی من لەو هەلومەرجیدا دیارە بە قازانجی حیزبی دموکرات بووە و دامەزرانی کۆماری کوردستانیش بە هەڵکردنی چرای سەوز لەلایەن یەکێتی سۆڤێتەوە بەواڕم هەم بۆ ئازربایجان هەم بۆ کوردستان یەکێک لەو هۆیانە بووە کە دوای گۆڕانی کۆمەڵی ژێکاف بە حیزبی دموکراتی کوردستان هاتوۆتە ئاراوە. شتێکی دیکە من پێم خۆشە ئیشارەی پێ بکەم ئەوەیە کە ئەو تاریخی 25 گەلاوێژی 24 بڵێن کە دامەزرانی حیزبی تێدا وەکو ئێستا بەڕسمی ناسراوە لە ڕاستیدا کۆبوونەوەیەک بووە پێشتر لە 70 کەس کە بڕیار دراوە کۆمەڵی ژێکاف بگۆڕ درێ بە حیزبی دموکراتی کوردستان و 8 خاڵ لەوێدا پەسەند کراون وەکو خاڵی سەرەکی بۆ بڵین نەخشە ڕێگای حیزبی دموکراتی کوردستان ماوەیەک پێش ئەو تاریخە بووە. بەڵام لەبەر ئەوەی کە حیزبی دموکرات خۆی بە درێژە دەری کۆمەڵی ژێکاف زانیوە هەر ڕۆژی 25 گەلاوێش کە کۆمەڵی ژێکافی تێدا دامەزراوە لە واقعدا کراوە بە ڕۆژی دامەزرانی حیزبی دموکراتی کوردستانیش. ئەوەی کە بە باوەڕی من ناقیسە لێرەدا تەنیا ئەو نزیک 3 ساڵەیە کە فەوتاوە لە تاریخی ئەو جوڵانەوەی ئەو لە تاریخی حیزب کە ڕەنگەوە باشتر بواە هەرکولەن دامەزرانی لەوێڕ دەست پێ بکرێت چونکە زۆر حیزبی دیکەی دنیاش کە نێوی خۆیان گۆڕیوە لەواتقعدا تاریخی دامەزرانیان مێژووی دامەزرانیان هەر ئەو مێژووی ئەوەڵیە حیساب کردو کە پێشتر سازمانە ئەسڵیەکە لەسەری دامەزراوە. بەڵام شتێکی دیکەی کە حیزبی دموکراتی کوردستان لەو کاتیدا دیسان ڕەچاوی کردووە لە کۆمەڵەیەکی ڕووناکبیری کە بە باوەڕی من ژێکاف زۆرتر کۆمەڵەیەکی ڕووناکبیری بووە زۆر خەڵکی نەبووە زۆر نەچوەتە نێو چین و توێژە بەرفراوانەکانی خەڵکی کوردستانەوە حیزب دموکرات گۆڕاوە بۆ حیزبێک کە بەرفراوان لە نێو چین و توێژە جۆرا و جۆرەکانی خەڵکی کوردستاندا ڕەنگی داوەتەوە و توانی وشێتی زوربەی بڵێن ئەکسەریەتی کۆمەڵانی خەڵک لەو کاتیدا بە دوای خۆدا ڕاپێشێ و هەموو چینی تۆژەکان بە بیر و بۆچوون و ئیدۆلۆژی جیاوازی شەوەتەنانێت لە بڵێن چەپی چەپەوە هەتام ئاینی و مەسهەبیەوە توانیوێتی لە دەوری خۆی کۆ بکاتەوە و یەکێک لە سونەتەکانی حیزب دموکراتی کوردستانیش تا ئێستاش هەر ئەوەیەکە بەڕاستی حیزبی کۆمەڵانی بەرینی خەڵکی کوردستانە. ئەو پێم خۆش بووە من ئیشارە بەو چەند شتە بکەم کە پێم وایە لە قسەکانی کاگمەلا ڕەسوڵ زیاد. زۆر سپاس کاک مستەفا کاگەمین ئەو هەلومەرجە خوێندنەوەی تۆ بۆ هەلومەرجە چییە ئەگەر گەڕێیتەوە بۆ تاریخ و سیرەکەی؟ سەرەتا سلااو ڕێز بۆ میوانە بەڕێزەکان. ڕاستیەکەی ئەنی ناکرێت تۆ باس لە حیزبی دموکراتی کوردستانی ئێران بکەیت باس لە کۆماری کوردستان نەکەیت بەڵام خۆشت باس کردەمەدام ناوەکەوە بەجیا باسی بکەین. بەڵام منم باسی نەخشەیەک گەورەتر ببینین لە ناوچەکە توانەیە ئەوەیش بە شێوەیە تەکمیلی ئەو باسە بێکە کاک مەلا ڕەسوڵ و کاک مستەفا کردیان.
ئەویش ئەوەیە کە ئەو سەردەمێکە کۆتاییەکانی جەنگی جیهانی دووەمە حکوومەتی مرکزی لە ئێران لەواقعدا ڕووخاوەیە یان ئەو هەیمەنە کە پێشتر بوویەتی نەیماوە دوو زلهێزی نێودەوڵەتی واتە رووسیا یان یەکێتی سۆڤیەت و بەریتانیا دێنە ناوچەکە بەتایبەت رووسیا کە هێرشەکاتە سەر بەشایەک لە کوردستان هەتا خوار و ئەڕوات هەتا تاسنەوە کرماشانیش ئەڕوا دواتر ئەگەڕێتەوە ببوونەی ئەو کێبەرکێ لەگەڵ ئینگلیزیا دەوڵەتی بەریتانیا بووە ئەگەڕێتەوە منتەقەیەکی حائل دروسە بێت لەوێ ئەو منتەقە حائلە کوێیە ناوچەیەکە لە خواری ورمەوە یانی شنۆ هەتا لای خوار سەقز و دیوان دەرە ئەم ناوچە حائلە دەسەڵاتێکی تیانە پێشتریش لەوێ لە ناوچەیەکی مهم و سیاسی واتە مەهاباد لەوێ سازمانێک یا سازمانێکی ژێرزەمینی و مەخفیە بێ بە ناو کۆمەڵەی ژێکافە بەڵام ئەم کۆمەڵەی ژێکافە زۆرتر ڕێکخراوێکە کە نهێنیە و شاریە و زیاتر تایبەتە بە چینی کاک موسەفای ڕووناکبیر و شاری بەڵام بافی کۆمەڵایەتی ئەو کاتێ مازانی کێبەرکەیەک بۆ لە بینی لێبوری و ماڵی قازی باشگیرمیە کێبەرکەیەکە بێ بۆ لەگەڵ حکوومەتی مرکزی کێ حکمی مەهاباد کرد بەڵام ابتکار عملێکە لە ڕاستیە قازی محەممەد دەیگرێت بەدەستیەوە کە لەوێ بە دروستکردنی حزبێک کە بەشێکی زۆر لەو عشایرەیش و ئەو بافتە کۆمەڵایەتی ئەو وەختە بگرێتە خۆی دێت حزبی دموکرات لەم هەلومەرجادا ئەمەزرێنێ و ئەم حزبات وانێ بۆ یەکەمین جار وەکو حزبێکە شفت و بەستی هەیە چوارچێوەیەکی هەیە وەکو حزبێکی ئەمڕۆیی لە چوار پارچەی کوردستانە بۆ یەکەم جار حزبێک بێت ئاراوە کە بەشێک زۆر لەو ئۆرگانانە کە ئەبێ حزبێک بیبێ بێت ڕۆژنامەی ئەبێ ڕێکخراوەی لاوانی ئەبێ ژنانی ئەبێت هم پێم وابێ ئەمە وەختەیەکی یا خاڵێکی چرخانی مێژوویە بۆ مێژووی سیاسی کوردستان بەداخەوە هەردوای دامەزراندنی حیزبی دموکراتوە کە کۆمار دامەزرێکە دوای ڕوخانی کۆماری کوردستان و لە سێدارەدانی پێشوا و هاوڕێکانی و لە سێدارەدانی گرتن و ڕاونانی بەشێکی تر لە کادرەکانی حیزبی دموکرات و لە سێدارەدانی کۆمەڵێکی تر لە ئەو کەسانەی کە لەگەڵ پێشەوا کاریان دەکرد حیزبی دموکرات و تەشکیلاتەکەی تووشی داڕوخانە بێ و کادرەکانی پرش و بڵاوە بن تا ساڵی 1940 کە لە گۆڤاری ڕێگا لەلایەن کۆمەڵی لە کادرەکانی حیزبی دموکراتەوە بڵاوە بێتەوە دواتر کۆمیتەی کۆمونیستی کوردستان لە مەهاباد دامەزرێ دوایی وەسڵەوەنەوە بە حیزبی دموکرات تا گەڕانەوەی قاسملۆ دکتۆر قاسملۆ لە ساڵی 1952 و لە ساڵی 1953 لەیان حیزبی تودەوە دادەنرێت کە سەرپەرشتی حیزبی دموکراتی کوردستان بکات لە کوردستان بەڵام لە ساڵی 1955 لە کۆنفرانسی یەکەمە حیزبی دموکرات خوێندنەوەی بۆ بارودۆخی سیاسی و کاتەی ئێران و کوردستان هەیە و لە هەمان کاتە سیاسەتەکانی حیزبی تودە بە سیاسەتی نادروست زانێ بۆیە لە ساڵی 1955 لەو کۆنفرانسدا دوو بڕیاری سەرەکیەدا یەکێ لە بڕیارەکان ئەوەیە کە پەیوەندی لەگەڵ حیزبی تودا ئەبچرێنێ و دووهەمیشەوەی کە دەستەیەک دروستەکە بۆ بەڕێوەبردننی حیزبی دموکراتکەەوە بەستە دەستە وەک کۆمیتەی ناوەندیە بێ من ئەمەوە بڵێم بۆ کاگمەلا ڕەسوڵ کادرەکانی حیزبی دموکرات ئاوا بە ئاسانی کەوتنە ژێر کاریگەری حیزبی تودەوە لەوا بوو کە ئەو کادرانە لە ئاسی ڕێبەریکردنی حیزبی دموکراتانە بن کە بتوانن بە ڕێگای جۆرا و جۆر سەر بۆ خوانە خۆیان بڕیار بدەن یا بۆ حیزبی تودا ئەوەندە کاریگەری هەبوو لە ئاسی هەموو ئێرانە یا بارودۆخە دەرەکیەکان وای کرد بوو کە حیزبی تودا بتوانێت دەست بەسەر حیزبی دموکراتە بگرێەوە حیزبی دموکرات هیدایەت بکات لەو چوارچێوەدا واقعەوەیە کە بەدوای ڕوخانی کۆماردا بەداخەوە حیزبی دموکرات کۆماوەیە کە شەریک بوونی پێشەوا قازی محەممەد و هاتنەوەی تەشی ئێران و ئەو هەموو دیکتاتۆری و ناڕەحەتکردنی ئەو کەسانێکەوە سەهمێکیان لەم باردا بوو بێ حزبی دموکرات و سەرشتەوەیەکی زۆر عەجیب و غەریب دەبێت بە دواویدا لەگەڵ حزبی تودا ئەوەی کە ئیشارەت پێکرد کە لە ڕێگای کاک سارمخانی سادق وەزیرەوە وەخت خۆی کاک خاسم و نێراوە بۆ مەهاباد
بەڕێوەبردن سەرپەرستی حزبی دموکرات لەو ماوەیەدا بڕێک تەشکیلاتەکان هاوکات لەگەڵ حزبی تودا سەرۆبەرەیەک پێک دێنن کمیتەیەک بنێوی کاک پێک دێنن کە هەر وەختێکی ئەندامێکی حزبی تودا لە هەر شارێکی ئێران بەرەو کوردستان بێ لە هەر شوێنێک بگیرشێتەوە گەندامێکی حزب دموکرات حەقی فعالیەتی یا عکسەکەشی ئاینیشت دەبێت بەڵام بە دواویدا کە حزب دموکرات بڕێک پەرەیستاند و هێندێک لە کادرەکانی حزب دموکرات نەزەریان وا بوو کەوان لەژێر دەستەڵات و قدرەتی حزبی تودا خۆیان بکشێنەوە و خۆیان مستەقیلکەن دیارە خاسملوش تەسیری دەبێ بەڵام تەسیری زۆر شهید ئەحمەد تۆفیق لەو بارەیەوە دەیبێ بۆی کەوان خۆیان لە حزبی تودا بکشێنەوە لەو کۆنفرانسی کە باسی دەکەیت لەوێ و کمیتەی 5 نەفەریە کە پێک دێ لەوێ وان خۆیان ساغ دەکەنەوە کە وەک هاوکار هاوکاریان بن بەڵام لەژێر تەسیری وان دانەبن ئەوە بوو بۆ ماوەیەکی زۆر باش لە ساڵی بڵین 55 و 6 و 7 و 8 تا پەلامارەکە هاتوو اسماعیلی قاسملوو گیرا و کاک جەلیلی گادانیوانە گیران و 300 نەفەر لە هەموو کوردستان گیرا هەتا وەختی تقریبا تەشکیلاتێک لە نزیک سۆماورا دۆستوانە ڕاهەتا پەڕوە منتەقەی سنەدەدا تەشکیلاتێکی حزبی دموکرات دەستی پێ کردووە هەمیشەش زۆرها کادری وەک حەمەد ئەمینی ڕاتبی و شهید قادر شەریف و کاک جەلیلی گادانی و هەتا خودی قاسملوو ڕەحمانی قاسملوو زۆر لە برادرانی ئێمە شهید ئەحمەد تۆفیق سلێمانی مەعینیوانە زوو خاچاق دەبن و ڕویان دەنێو داهاتەکانی کوردستان دەکرد و لەوێش کمیتەیەکیان بەنێوی ئەو وەختی زاگرۆستێکەوە نابوو کە سەرپەرستی هەموو تەشکیلاتەکانی دەکرد بەڵام ساڵی 1950 کە پەلامارەکە هاتوو بەداخەوە اسماعیلی قاسملوو لە داخی هێندێک بێبەڵێنی هەرچێکی بڵێن کەم ئەو باسانم نووسیوە لەگەڵ ئامۆزاکەی خۆی کە شهید قاسملووە لە ئەسەری ئەوەی ئەو پیاوە توش خەیانەت بوو و زیرەکێکەشی بە حەدێک بووە لەو ماوەیدا کە لە دەرەوەی بڵێن لە کوردستان بووە لە هەر شوێنێک تەشکیلاتێکمان بێبەنێ و نەخشە و جوغرافیە و کوێ و لە کێڵ کەوتۆدیەکان هەمووی ئەوانی لە مێشکیدا ئەو کابرایە زەبت کرد و نزیک 200 نەفەری بەگرتندا بە دوای ویدا کە ئەوانە گیران جەماعەتێکی زۆری ئێمە کادرەکانی کە مەترسیان هەبووە سلێمانی مەعینی و قادر شەریف و یۆسفی ڕیزوانی و زۆر لەو برادرانە هەمویان ڕویان لە باشووری کوردستان کرد و لە سلێمانی گیرسانەوە بە پشتیوانی و هاوکاری حزبی شوێعی بە تایبەتی و پارتیش لە کۆمۆنی سلێمانیە شوێنێکیان بۆ گرتبوون و لەوێش کمیتەیەکی 5 نەفەریان کە لە شهید ئەحمەد تۆفیق و شهید سلێمانی مەعینی و شهید قادر شەریف و کاک یۆسفی ڕیزوانی و تەنیا لەو کمیتەیە ئێستا ڕەشخانی ئەحمەدی ماوە کە لە وڵاتی سوێد دەژی لەو چەند کەسە پێک دەیاندرێ و بۆ سەرپەرستیکردن و ئەو شتانە لەوێەوە حزبی دموکرات هەتا ئەو کاتێک کە بارزانی گەڕاوەتەوە ئەوانە خۆیان لە بارزانی نزیک کردوێتەوە و ڕەگەڵ بارزانی کەوتون تەداخلی وڵاتدا تقریبا هەستەیەک نەبێ هیچ شتێک نەمایەوە بنێوی حزبی دموکرات هەر ئەوەش بوو کەوان دیارەکاری کچاکیان کرد لە وەڕەوە کە خۆیان لە بارزانی و کە بارزانی وەشاخکەوت یەکەم دەستەی کە پشتیوانی ئەو شۆڕشەی بۆ یارمەتی ئەو شتانێک کە بۆ ئینسانێکی شۆڕژگەر پێویستن لە خەتی سلێمانی ڕابە بۆی 5 نەفەر برادری ئێمە ڕەشەی قاچاقچی و کاک قادر شەریف و کاک سلێمانی مەعینی ئەوانەوە بە بارزانی گەیشتۆ لە منتیقەی بارزان و لەو وەختیڕا حزبی دموکرات بە عەمەل کەوتە ژێر ڕچێفی شۆڕشی ئەیلول و شەخصی بارزانیەوە و شهید ئەحمەد تۆفیق ئینسانێکی کە زۆر کار لێ هاتوو کار کوشتە و قارەمان و بەهەڵوێست و ئازابوو بەڕاستی زۆر کەسی لەو بارەیەوە ئێمە شەروا بووین کە کمیتەی ساختەرەوەمان پێکردنا لە ئەسەری ئەوەی بوو کەمە دەماکودەمەوە حزبی دموکرات کاری خۆمان هەیە ئیشی خۆمان هەیە با کاری شۆڕشی بکەین تەشکیلاتی خۆشمان بکەین بەڵام کاک ئەحمەد تۆفیق بەداخەوە گوێی نەدەداوە کێشەی ساڵی 1963 کە مەش تازە هاتبووین و 5 جوانێک بووین و چەند کەسی دیکەمان بە دەوری بارگای بارزانی و برادرانی خۆمان کۆبووینەوە لەوێڕا ئەمە اختلافەکەمان وای لە هات کەمە شتێکمان بەنێوی کمیتەی ساختەرەوە دروست کرد بەڵام کاک ئەحمەد نەزەری وا بوو ئێستا حاڵی حاضر کە و شۆڕشە لە باشووری کوردستان بەڕێبەراتی مەلامسوای بارزانی دروست بووە ئەو هەموو نێو و نێوبان بوو شخصیەتی بارزانی کە هاتنی بۆ کۆماری کوردستان و لەوێ ڕاڕەوەکەی
بە چۆمی ئارازدا بۆ ئیتحاد جەماهیری شۆڕەوی ئەو وەختی ئەوە ئەمە دەبێت هەمومان هەموو فکر زوتی خۆمان کۆ بکەینەوە بۆی پشتیوانی ئەو شۆڕشەی بین ئەو بۆ خۆی پێوا بوو شۆڕش لە 2-3 ساڵ تێناپەڕێکە سەر دەکەوێت و یەکەم خەبەرنیگاریش کە هاتووە بۆ نێو شۆڕش شەهید ئەحمەد تۆفیق تووە لە پێڕوت و لە کۆوانە ڕاهێناوێتی بۆ نێو بارزانانی و ئەو وەختی کە ئێمە ساڵی شێ لەگەڵوان تێکەڵبووین و هاتین باوەڕ کە هیچ دەستگایەکی چاپەمەنی لە نێو پارتیشدا تا ڕادەیەک بەتایبەتی لە بارەگای بارزانیوانەدا هەر وجودی نەبوو کەوتە میوان لە چایبرا دۆست منتەقەی بەس کاک لە ڕسوول کەوا بێ ئێوە کە حیزبی دموکرات لە ژێر ڕکێفی حیزبی توودە تێدەتەرەوە تێدە ژێر ڕکێفی پارتی دیموکرات و شۆڕشی ئەیلول بەسەرکردایەتی مەلا مستەفای بەرزانی ینی حیزبی دیموکرات لەم قۆناغەیشە هەر بە دوای سیاسەتەکانی پارتی دیموکرات و خودی شۆڕشی ئەیلولەکە ینی حیزبێک نییە حیزبێکی مستەقل بێ بۆ خۆی بۆ ئەوە هەرەوەی کەم بۆم باس کردی کاک شەهید ئەحمەد تۆفیق و کاک سولەیمانی موعینی و ئەوانەی کە مەلاباقی و یارە هەژار خۆی زۆر کاری حیزبی وەرنەدەدا ئەو چەند کەسەی ئێمە کە لە دەوری بارزانی بوون ئەمە هەمویان ئەوان فکر و زکری خۆیان کۆ کردەوە لەسەرەوەی کە شۆڕش بە خۆتکەن و چی لە توانایاندایە حیزبەکە شەمووی دەختیاری بوان بنێن و مەکتەبی سیاسی کە وەخت لە منتەقەی ئیساوێ و بڵێن لای ماوەت و ئەوانە بوون خەڵکی اختلافەتەکەی نەدەزانی هەتا و کاتێک کە باڵی مەکتەبی سیاسی جیابوو ئەوان ڕاوندران بۆ هەمەدانێ بەڵام هەبوو اختلافەکە برادرانی مەش بەداخەوە بەشێکی لە کەمتەر خەمەکەیان ئەوە بوو کە زۆریان گوێ نەدەدا بە پارتی بڕێکی داغ لە دڵیان هەبوو چونکە پێش ئەوەی کە برادرانی ما لە شوێنەکانی دیکانە دەستباکیدانەوە ڕاونانەوە بکرێن جەماعەتێکی وەک سولەیمانی موعینی و خادر شەریف و مینە شەمە و برادرانەی ئێمە کە لە منتەقەی ماوەتان بۆ مەئموریەتێک دەچن ئەوە ساڵی 1962 ئاخری شت کە دەچن لەوێ تازە ئەو مەکتەبی سیاسی کۆن کە پەیوەندی لەگەڵ ئێران پێدا کرد بۆ شتانە دەست بەسەریان دەکەن و ئەگەر لەوانە بوو بارزانی لەوێ ڕاپەلدان و فریقۆی نەناربا و دەسەر مەکتەبی سیاسی نەکرد باکەوانە وەربێتەوە ممکن بوو ئەوان سەرنوشتێکی خراپیان هەبێ جا لەسەر ئەوەی ئەوان بڕێک لە مەکتەبی سیاسی هەڵبەزی بوونەوە و هەموو کارەکان بۆ بڵێن بە پشتیوانی بارزانی و بۆ شۆڕشی بارزانی دەکرد زۆر سپاس کاک مەلا ڕسوول کاک مستەفا خوێندنەوەی تۆ بۆ ئەو قۆناغە چییە کە حیزبی دموکرات دوای ڕوخانی کۆمار بە تایبەت دەکەوێتە ژێر هەیمەنەی حیزبی توودەوە کاک مەلا ڕسوولیش باسی کرد کە لە ژێر هەیمەنەی حیزبی توودە دێتە دەرەوە ئەو جار دەکەوێتە ژێر هەیمەنەی شۆڕشی ئەیلول و مەلا مستەفای بارزانی کە ڕێبەری شۆڕشی ئەیلول دیارە من بۆ خۆم لەو سەردەمەدا زۆر منداڵ بووم و زۆر لە نزیکەوە کاک مەلا ڕسووڵی ئاگاداری وەسعەکە نەبووم بەڵام ئەوەی کە خوێندومەتەوە ئەو قۆناغا هەتا گەڕانەوەی دکتۆر قاسملو ئەوانە بە دیسان بە چەند قۆناغێکدا بەش دەکرێت لە ڕاستیدا قۆناغی یەکەم لە دوای 1326ەوە کە قازی ئیعدام کراوە هەتا 1331 نزیکەی 5 ساڵ قۆناغی نەوەیەک خۆشارنەوە بووە بێجگەلەوەی کە لە دیهاتەکانی کوردستاندا هەندێک لە کادرەکان چالاکیان هەبووە و بەشێکیش لە کادرەکان پەڕینەوە بۆ باشووری کوردستان و لەوێ دیسان هەروەک حیزبی دموکرات خۆیان ناساندووە بەڵام لە 31 ڕاد دیسان کردنەوە ئەکرانەوەیەک لە فەزای سیاسی ئێراندا ڕوودەدا زۆرتر دەچنە نێو چالاکی کۆمەڵایەتیەوە هەر بەنێوی حیزبی دموکرات یا تشکیلاتی حیزبی دموکرات بۆ وێنە لە 1331 یەکێک کە بەشداری دەکات بۆ مەجلیس لە مەهاباد پشتیوانی لێ دەکرێت و سەرکەوتوو دەبێ و هەر لەبەر ئەوە ئەو هەڵبژاردنەی مەهاباد هەڵدەوەشێنەوە چونکە دەزانن ئەوە بە پشتیوانی حیزبی دموکرات لە ڕاستیدا سەرکەوتووە لە ساڵی هەر لە جستانی 31دا ڕاپەڕینی جوتیارانی ناوچەی مکوریان دەبێت کە حیزبی دموکرات دەچێتە ناوی و زۆر تێدا چالاک دەبێت و حیزبی تودەش بە باوەڕ من لەگەڵ ئەوە نین کە حیزبی دموکرات تەواو چوەتە ژێر هەیمەنەی حیزبی توداوە دوایی تەواو چوەتە ژێر هەیمەنەی پارتی دموکراتی کوردستان بە هیچ شێوەیەک بەڵکو لە نێو حیزبی دموکراتدا هەر لەو سەردەمیڕا کەسانێک هەبوون کە
زۆر نزیک بوون لە حیزبی تودا و دوایش کەسانێک هەبوون لە باشوور کە زۆر نزیک بوون لە پارتی دموکراتی کوردستان بەڵام کادری سربەخۆی حیزبی دموکراتی کوردستان لە هەموو قۆناغەکاندا چالاکیان هەبووە هەرچەندە ڕێبەریەکی ئەو تۆمسەجیم لە گۆڕێدا نەبووە هەتا ساڵی 1332 دیسان کە کۆبوونەوەیەکی گشتی دەکا حیزبی دموکرات و لە واقعدا نەوعێک چالاکی ئاشکرا لە خۆی نیشان دەدا چونکە ئەوە هاوکاتە لەگەڵ هاتن سەرکاری مصدیق و وێندێکرانەوە لە ئێران و ئەوانەدا و هەر بەنێوی حیزبی دموکراتی کوردستانیشەوە بەڵام حیزبی تودا لەبەر ئەوەی کە زۆرتر تەماعی ئەوەیە لە جیاتری دروستکردنی بەشی حیزبی تودا لە کوردستان حیزبی دموکرات وەدەست بگرێ سعی دەکا ئیدەیەک لە کادرەکان ڕاکێشێ بۆ لای خۆی وایەکێک لەوانە کە خودی شەید دکتۆر قاسملوو بووە دیارە ئەو هەر وەک ئەندامی حیزبی تودا نێردراوە سەرپەرستی حیزبی دموکرات کا لەلایەن ئەوانەوە یا من نێوی نانێم سەرپەرستی ئەمن نێوی دەنێم نوێنەری حیزبی تودا بۆ لە نێو حیزبی دموکراتدا بەڵام زۆر زوو دکتۆر قاسملوو بۆ خۆی بەو ئەنجامە دەگا کە هیچ معنای نییە حیزبی دموکراتی کوردستان بچێتە ژێر باڵی حیزبی تودەوە و هەر ئەو بۆ خۆی هەوڵ دەدا کە حیزبی دموکرات لە حیزبی تودا بە تاوی جابێتەوە هەتا ئەو کۆنفرانسەی کە دەگیرێ لە 1334دا کە لەوێدا ئیدی بڕیار دەدرێت بە تەواوی تشکیلات و ئەوانە یعنی نوێنەری حیزبی تودەیدی لە تشکیلاتی حیزبی دموکراتدا نەبێ و بەو شێوەیە دوایی لە دوای ئەو کاتەوە دیارە کادرەکان زۆرتر ژێرزەمینی دەبنەوە دیسان چونکە دیسان ساڵی 38 هێرشێکی بەربڵاو ساواک و کاربەدەستانی ڕژیم دەکەنە سەر حیزبی دموکراتی کوردستان و هیدەیەک لە کادرەکان دەگرن هیدەیەک هەڵدێن ئیدەیەک خۆ دەشارنەوە لە کوردستاندا بە نێوی جۆرا جۆر ئەس جملە منزانی ومەکە دکتۆر قاسملوو بە نێوی شەریف مەسەلەن فعالیەتی کردووە لە نێو خۆی وڵاتدا کاک جەلیلی یادانی بە نێوێکی دیکە دیارە کاک مەلا ڕەسوڵ لەوەی لە من زیاد شارەزاترە و دوایی کە دێنە کاک ئەحمەد تۆفیق کە بڵێن کەسی یەکەمی حیزب دەبێت لە ڕاستیدا لەو سەردەمیدا بە تایبەتی لە کۆنگرەی دووداکە هەڵدەبژێرە و پێش کۆنگرەی دووش وابزانام لە کۆنفرانسی دوودا ئەگەر وان یە کاک مەلا ڕەسوڵ بۆم ڕاستکاتەوە بەڵام لە کۆنفرانسی دووڕاتە تقریبان دەبێتە کەسی یەکەم نەک سکرتێرە نابژێرن بەڵام وە کەسی یەکەم ڕۆڵ دەجێڕێ دوایی ئەو زۆر نزیک دەبێتەوە تەبەن لە بارزانی و دێتە سەر ئەو باوەڕەی کە تا سەرکەوتنی شۆڕشی ئەیلول حیزبی دموکراتی کوردستان دەبێت قەناعەت بکات بەوەی یارمەتی شۆڕش بکات و هێندێکیش بەنەهێنیەوە پەیوەندی هەبێ لەگەڵ نێوخۆ ئەو شتانە بەڵام بۆ خۆی فعالیەتی جیاوازی بەو شێوەیە نەبێت تەنانەت ئەمن بیستومە کە کاک ئەحمەد تۆفیق بۆ خۆی بووەتە حاکمی شۆڕش لە سەنگەسەر ینی بەو حەدەی چوە تێکەڵبووە بەڵام هەر لەو وەختیشدا وەکو دەزانن بەشێکی بەرچاو لە کادرەکان ئەس جملە کاک سولەیمانی ماعینی کاک عەبدوڵای ماعینی شەید مەلا ئاوارە سعید کوێستانی کاک مەلا ڕەسوڵ بۆ خۆی کاک حەسەنی ڕستگار زۆر لەوانە بەو سیاسەتە رازی نابن و هەوڵ دەدەن کە ڕێبەریەکی جیاواز پێک بێنن بە تایبەتی کە دوایی لە ساڵەکانی 1960دا ئەو جوڵانەوەش و ئەوەدە دەکرێوەکو ڕێبەری ئینقلابی یا کۆمیتەی ئینقلابی حیزبی دموکراتی کوردستان و یارە چالاکی بەجیات دەبێت و هەر بە ناوی حیزبی دموکراتی کوردستان کە باتە هیچ وەخت هەموو حیزبی دموکرات بە باوەڕی من نە لە ژێر هەیمەنەی حیزبی تودەدا بووە لە قۆناغێکدا نە لە ژێر هەیمەنەی پارتیدا بەڵکو ئیدەیەک لە کادرەکانی حیزبی دموکرات بەو شێوەیە بوو کە دیارە دوایش ئێمە بۆ خۆتان دەزان کە لە دوای شۆڕشی ژێمە هەر کێشەمان هەبوو لەگەڵ بەعزێک لە کادرەکانمان کە زۆرتر نزیک بوون لە حیزبی تودا کاک مستەفا باسی لە ئەوە کرد کە سەردەمێک چۆن بەشێکی لانەکەم ئەوەی کە سەردایەتی حیزبی دموکراتەکە ئەکەوێتە ژێر تاسیری حیزبی تودا و دواتریش ئەوە بەوە ناوەستێەوە کە لە سەردەمی ئەحمەد تۆفیق یا عەبدوڵای ئیسحاقی ئەکەوێتە ژێر تەسیری بارزانی یا پارتی بڵێ بەڵام
کاک مستەفاوتی هەمیشە وان نەبووە کە حزبی دموکرات ینی بەتەواوی لە بچێتە ژێر ڕێکێفی حزبێک یان لایەنێکی تایبەت بەڵام ئەوەی کە مشخصەوە دیارە سیاسەتی ئەعلامی ئەو حزب ئەوە بووە کە لە خزمەت یان لەژێر تەسیری ئەو لایەنە هەر ئەمەی جوواکە کە بزوتنەوەی 46-47 دروست لە حزبی توودە سازمانی جوانانی انقلابی حزبی توودە دروستە بێ لەبەرەوە کە دژ بە سیاسەتە کۆنزەرواتیڤ یان محافزەکارانەکەی حزبی توودەن لەوانەیە لە حزبی دموکراتیش هەرەوە بێ کە بزوتنەوەی 46-47 دروستە بێ پرسیارەکە ئەوەیە لە کاک مەلا ڕەسوڵ کە هێوا بە ئێوەش لەو سەردەما حزورتان بووە باسی ئەو هەلومەرجە بکەن کە بزوتنەوەی 46-47 دروست بوو و ئایا بزوتنەوەی 46-47 چەندێک لە ناو ئەندامانی ئەو حزبە و لایەنگرانی ئەو حزبە ئەو سازمانی انقلابی یا ئەو ڕێکخراو کمیتەی انقلابی حزبی دموکراتە چەندێک مەشروعیەتی بوو و چەندێک یعنی خەڵک تحتی تەسیری یا لەژێر کاریگەری کمیتەی انقلابیە بوون یان ئەوە کە دوای ناوبانگی دەرکرد بە ناو بزوتنەوەی 46-47 کاکە جانەوەی ئیشارەت پێ کرد پێم خۆش بوو شتێکرد ئیشارە لە قسەکانی کاک مستەفای پێ کرد مەسەلەی 67 و 68 یا 47 و 46 ئەسڵەن هیچ ڕەبتی بە کمیتەی انقلابی حیزبی توودەوە یا کەسانێکی دیکانە ڕەبتی دەکەنەوە بە مەسەلەی مام جەلال و جەماعەتی بەکردوانەوە ئەسڵەن ڕەبتی بەوە ئەوە دوایە ئەو شتانە هاتۆتە پێشێ ئەمن لە هەموو مەسەلەکاندا بووم لە کتێبەکانیشمدا لە نووسینەکانیشمدا هەموم ڕوون کردوێتەوە ئەو دەورانەی کە ساڵی 63 ئێمە هاتووی بۆ ناو شۆڕش و ئێمە وەک پێشدا باسم کرد وەک خێشتێک بووین بە دوا شۆڕشی ئەیلولەوە بە هەمومانەوە وەک حیزبی دموکرات پەیوەندێکی چووک نەبێ ئاسارێک لە حیزبی دموکرات نەما بوو هەموو فکر و ذکر ئەوە بوو ئەو شۆڕشە سەد کرد ئەمە چمان پێ دەکرێت خزمەت شۆڕش کەنجا بە سێمان سەفەرمان دەکرد پیتاکمان بۆ دێنان چمان دەکرد چمان پێ هەتا ساڵی 1965 یا 66 کە بارزانی بەسەر مەکتەبی سیاسیدا سەرکەوت و ئەوانی ڕاونا بۆ هەمەدان ئێمە وەزمان خراپ نەبوو بەڵام لەو کاتیڕا کە بارزانی هیچ پەیوەندێکی تا ئەو وەختی بە هیچ حکوومەتێکەوە نەبوو تەنیا داهاتیوی واریداتیوی ئەو شتانە بوو کە لەنێو ئەو خەڵکەی کۆ دەکرایەوە یا خەڵک یارمەتی پێدەکردن یا ئێمە وەک حیزبی دموکرات یارمەتیمان پێدەکردن بەڵام لەو کاتیڕا کە سازمانی ئەمنیەت و حکوومەتی ئێرانێ هاتن نفوزیان لە شخصی بارزانی کردو ئەوان پەیوەندیان بە ئێرانەوە کرد دەقیقە بە دەقەوت سانیە بە سانیە وەضعی ئەمە کەوتە ژێر سفرەوە چەندە لە پێشەوە ئەمە کوڕیوان بووین پێشمەرگەیوان بووین شۆڕش جێڕیوان بووین نووسەر و نازانم بەیاندەرکەری وان بووین ئەوەندە بەشی پاراستن بە پشتیوانی سازمانی ئەمنیێتەوە و لەمەوە خۆ کەوتن وەک هێلانە جەنگە سوورەت چۆن کە دەی هاروژەنن هیچ بەدوا خۆی نادا و هەر دەستەکە بە پێوەدانێ ئاوا لە ئێمەوە خۆکەوتن ئەحمەد تۆفیق کە نووری چاوی بارزانی بوو ماوەی 10 ساڵان سەرەی ئەو شۆڕشەی لەبەردەستیدا بوو مەلا مسوا هەتا ئەحمەد تۆفیق دیار بایە نەقڕەکانی خۆی نە مەکتەبی سیاسی نە هیچ شخصێتێک لەو عێراقیدا هیچ نەبوو قسەی ئەحمەد تۆفیقی دێخوارد بەڵام بە دواویدا ئەوەڵین کەسی کە ینی خراپیان لەگەڵ کرد هەرەوەندە بوو لەبەر ئەو هەموو ڕابردووی کە هەیبوو ئەو هەموو فیداکاری کە کردبووی نەگرتیان و لە کوشتیان نە تحویلیاندایەوە بەخۆی بە 5 نەفەرەوە نادیان بۆ کانیماسی قەزای شێخان و وەک دەست بەسەرێک لەوێ مایەوە یەکێکی ئێمە لە بنارڕا لە هەر جگایەکی ڕاکە لێی بووین دەستیان کرد بە تەوهین پێکردن و ئیهانەکردن و دەو کاتیدا منتەقیمی قازی جیرات تەحویلی ئێرانە درایەوە کاک سەدیقی ئەنجیری ئەو ئینسانە تێکۆشەر و ئەو ئینسانە زانایە کوژرا بێش سەر و شوێن کرا مەلا ڕەحیمی وردی لەلایەن عەبدولوهاب سروشینا مەردی خۆفرۆشەوە بەخۆی بە 5 نەفەرانەوە کوشتیانن لە عینی تەوێڵەی کە من هەموو خەبەرەکەم لە خەڵکی وێ کە ئێستا دۆستمان نوانە بیستۆ چۆنیان مەیتەکانیان تەحویلدانەوە دانە بە دانە برادرانی ئێمە بەو جوورەی کەوتنە ژێر غەزەبیوانەوە ئەو حەرەکەی 67 و 68 کە سوێمانی معینیان هێنا لە دێرێ لە کنەباسی ماماندا ئاغای کە پیاوانە باڵی بەسەردا کێشا و دێکەیە بە نێوی دێرێ لەوێت دەژیان و 28 پێشمەرگەی لەگەڵ بوو ئەو شتانە هیچ باسێک لەوەی نەبووە
کە ئێمە حرەکەیەک پێک بێنین یا جوڵانەوەیەک دەست پێ بکەین کە دژایەتی لەگەڵ شۆڕشی باشووری کوردستان هەبێ یا دەفکرماندا بێ بەڵام ئەو تین و فشاری ئەوان بۆ مایان دێنا ڕۆژ لەگەڵ ڕۆژ دەقە بە دەقا ئەمە هەر مەشکوک دەبووین هەر زیاتر ئەگە کۆبوونەوە شتێکشمان کردبێ دەمانکو دەمە چۆن خۆمان لە وەزعەتەی نەجات دەین ئەو کاتەی کە ئەو قەزیە ڕوویداوە و سلێمانی معینی لە گوندی دێرێ لە پلنگان و دۆڵە ڕەخەوانە بووە دوای ئەوەی کە کاک سەدیقی ئەنجیری سەری ئەو لە کتێبەکەمدا کاغەزەکەی سلێمانی هەیە کە سەری تێدا چووە کاگزیز بە نێوی مەکتەبی سیاسی کاغەز بۆ کاک سلێمانی دەنێرێ دەڵێت دەبێ بۆ مەکتەبی سیاسی کارمان پێکات وەختێکی کاک سلێمان تەماشا دەکا کاغەزەکە بۆ شک دەکەوێت نەفرێک خۆی دەنێرێ بۆ مەکتەبی سیاسی یا مەکتەبی تەنفیزی جەودەمی هەبوو دەڵێ ئەمنتان بۆ چییە ئەوانی دەڵێن ئەمە هیچ داوایکەوان نەکردەوە بارزانی بۆ خۆی لێرێنێ لە خەت پێنجوێنەیە ئەگەر داواکرایی میچنە کاگدی داوای توی کردووە یە کەسێک سێ-چوار نەفەر ئەندامی ڕەفیقی سەرکردایەتی خۆی بەدەستی ئەو شۆڕشەیەوە تەحویل درابنەوە مەسەڵەن کوژرابن برادێکی دیکەی بەنێ و دەنگی وەک سلێمانی معینی ئاوە بە ناڕاستیش کاغەزەکەی بۆ بنێرن بنێوی مەکتەبی سیاسی یا مەکتەبی تەنفیزی بێ بەڵام کەسێکی دیکە بووە ئەو بەخۆی بۆ 28 نەفەرەی هەستاوە بۆ شک کەوتووە ملی پێوەناوە بۆ پشتی ئاڵێمەران و دەوروبەری ئەو سونێ و ئاڵوەتان و ئەو ناوەی ئەمن ماڵم لە هێرۆیە بوو ئێستا نان هێنا بمخوارێ کاغەزەکە لە کتێبەکەمدا هەیە بۆ منی نووسیوە دەڵێت کار لێ دەکەم بۆ خۆت و دەوروبەرەکەت مینە شەمە کەریم نەستانیا مەلا حەسەن دەبێ منۆ تۆ فکری بۆ بکەینەوەوانە ئێستا منەوە خەزێکی وا هاتوتە پێشێ تا چەند ڕۆژێکی دیکە لێرە لە سەرتان ڕادەوەستم ئەمە دەبێت فکرێک بۆ خۆما بکەینەوە ئەوان پاڵیان پێوە ناوێنە ماوەما کردووە ئەمن لەوێ ڕاکە کاغەزەکەم پێگەیشتووە یەکسەر پێشمەرگەیەکم لە حاجی محمود ئاغای هێرۆیە قەرز کردووە هاتوومە سونێ لە سونێ چێ لەوەیە شەهید شەریفزادەیە سالاری حەیدەری کە ماوە لە سوێدەیە کاک حەمەدەمیری سرازی نەمرە دە وەختیدا شەهید مەلا ئاوارە لەلایەن بوو ئەمن کە چووم ئەوان یان نانزانی بوو کە سلێمان وەشاخ کەوتووە و ئەوانە یا هیچ خبرێکی وایان نەبوو کە دانیشتی قسەمان کرد و کاغەزەکەی سلێمانی بۆ دەرێنان ئەوانی بڕێک متەئەسیر بوون و واقعیان بڕووبا دەی چ بکەین چ نەکەین ئەمە تەکبیرمان هاتە سەرەوەی کوتمان کاغەزێک بۆ لە ڕێگای حەسوەمیرخانەوە بۆ بارزانی بنووسین کەمە هیچ نیازێک خراپمان نییە فلان وانە ئێوە بۆ ئاوا لێ ئێمە دەکەن و لە بابەتی لەوێ دوای ئەو کاغەزە کە چەند نەفرێک کە لەوێ بووینی مزامان کرد نارمان بۆ سەنگەسەر کە جەماعەتێکی 20 نەفەری پێشمەرگەشماندا هێزی کاوە لەوێ بوون ئەوانی ژیمزای کەن و بینێرن بۆ بارزانی هەر لەوێ بڕیارماندا ئەو چەند کەسە بڕیارماندا ئەمن هەر دەچوو بەڵام ئەمن و شەهید مەلا ئاوارە و سالاری حەیدەری بە نوێنیر برادران بچین فایق ببینین کاک سلێمانی معینی پێ بڵێنەوە کاغەزمان بۆ بارزانی نووسیوە و جارە هیچ بۆ لاولای دامەڕەوە ئەمن لەوێ ڕە ئەو سێ نەفەرە پێشمەرگەیەکم کە ئەم لە حاجی ئاغای وەردبوو هەستاوین چوون لە پشتی ئاڵێمەران کاک سلێمان و برادرانمان دیوەتەوە کە دیومانەتەوە دانیشتون و پێمان کردوانە ئەو مەبەسم کاک سلێمانە 50,000 هێندی ما یعنی ئاواتیەوە بووکە هیچ حرەکەیەک نەکرێ بارزانی چۆمان بۆ دیاریکە بەڵام نەک بمانگرێ و بمان کوژە و تەحویلمان بداتەوە هەما حاضر بووین هەمومان بنێر نەکردن ئەحمەد تۆفیقی وەک دەست بەسەر دامانێ لەوێ دیسان سلێمانیش کاغەزێکی سێ-چوار لاپەڕەی بە حزوری ئێمە بۆ بارزانی نووسیوە لە هەمووشی هەر بە بابە گەورە نێوی دەبا دەڵە بابە گەورە تۆ هەر بابی من بووی فلان بوویانە چۆن بۆ دیاری تێوانە لەوێ نەهێژم بگەڕێمە وەختی ئللا منەتم لە نازانم ئاسمانە دەبی لە عەزیمەوەجی کەوتووی ئێستا برادران هیچیان جوابی من نادەنەوە بۆ خۆشیان کێشانە ئەگەر تۆ لێرە بی هەمویان بە قسەی تۆ دەکەنەوە شتانە لەوێ ئەمن ماومەوە کاک مەلا ئاوارەی شەهید و سالار گەڕاونەوە کاغەزەکان ناردۆ بۆ سەنگەسەریە و کاغەزە ڕۆیشتۆ بۆ بارزانی ئەمە چاوەڕێ بووین دە 12 ڕۆژان لەو منتەقەی پشتی میراوێ و ئەو ناوەی خۆمان ماکردو هەتا حکوومەت پێی زانی و جێگا کۆرکەمان کە پەڕینەوە بۆ بەری سپیسەنجی کە وەرشەڕی سپیسەنجی کە کراوە و عەبدوڵای معینی بریندار بۆ و ئەمە بە حەوت ئاسمانان ئەسرەیەکمان نەبووە بەکرجۆی چی و کمیتەی ئینقلابی چی و ئێوەش بەشێک لە کێشەوە بوو ئێوە کمیتەی ساختکەرەوەی حیزبی دموکرات بوون بەردەوام پشتیوانیتان لە باڵی چەپی مەکتەبی سیاسیە کرد بۆیە ڕەنگە ئەو کێشانە لایەن بەرزانی و ئەوانە هەبوو بێ بەرامبەر بە ئێوەش بەر لەوە بووبوونە بەشێک لە ململانەکان بۆ خۆتان مەسەلەن کاک شەهید مەلا ئاوارە کاک حەسەنی ڕزگار کاک حسەینی مەدەنی
قادر شەریف سعید کوێستانی جەنابەت کۆمەڵی کادری تر کۆمیتەی ساختکەرەوە هینەکەن و باڵی چەپی مەکتەبی سیاسی یارمەتیەوەدا پێ وانە ئەمە ئێوەش لە ململانەکانە ژاتی بەرزانیتان کرێمەوە هۆکارێک بێ بۆ ئەوەی ململانەکە بۆ ئاراستا بڕۆ ناکاکەمە ئەو کاتی دوای کۆنگرەی دوو بوو ئێمە کۆمیتەی ساختکەرەوە ماکەرەوەمان واز لێ هێنا بوو هاتبووینەوە ئەوان چەند کەسێک لە ئێمە وەک مشاویری کۆمیتەی مەرکەزی وەرگر بوو سلێمانی معینی و شەهید صدیقی ئەنگیری و ئەوانە دەسەڵات بوون ئەحمەد تۆفیق تا ڕادەیەک لەنەو حیزب وەک ئیسلاحات ڕێگای دابوو چوو بۆ خەندیلی دوور خرابەوە ئەو دەسەڵات و زەنگی جارانی نەما بوو ئێمە هیچ علاقەتات تەنانەت یەک نمونەی بەرچاوت بۆ بێنمەوە بۆ ئەوەی کە ئێمە بە نیەتێکی پاکەوە هاتبووینەوە نێو ئەو شۆڕشەی ئەمە کا قادر شەریف و سعید کوێستانی و کاک مەلاوارە کە مابوونەوە لە مەنتەقەی ورچەک و ئەو ناوەی لەوێش ئەوان لەنێو خۆیاندا کێشان لە پێدا بوو کاک مەلاوارە و سعید کوێستانی بە قادر شەریفیان کوردبوو کاکە ئەو برادەران کاک سەدیق وان ئێستا دەسەڵاتیان هەیە و ئەحمەد تۆفیق مەیلە و دوور خراوەتەوەوانە با ئەمەش بچینەوە ڕەگەڵوان کەوینەوە کاغەزشمان بۆ ناربوون ئەوە قادر شەریف مخالفەت دەکا کە مخالفەت دەکا کاک مەلاوارە و سعید کوێستانی هاتن بۆ سونێ بۆ کرد سلێمانی معینەوە پێشترە دیارە داوایان کرد کچیان ئەگەر ئێوە کارێکی وانەکەن هەیئەتێک نەنێرن کا قادر شەریف کاری زۆر خراپ دەکا جەماعەتێک چەکداری بە دەورەوەیە هێندێک کچێکی مام جەلال وان کەڕۆی هەمەدانی بۆی بەجێشتووە ئێستا ئەوی شندێک نەوەک دیکتاتۆری لەسەر خەڵک دەکا نمونان کوڕێکی پێشمەرگان هێناوە کە لە دەیەکەی ژنێکی هەڵگرتووە ژنی بە مێرد مەسڵتی ناکە ئەمە هاتووینە من ماڵم لە هێرۆیە بووە لەوێ برادران کاک سلێمان وان کە کاک مەلاوارە دەگەڵیانەوە قسانەی کردووە هەستاوە سلێمانی معینی کاغەزێکی لەوێش بۆ من نووسیەوە کاک حسێن ڕستگار ماوە دەڵە کاک ڕەسوودکار لێ دەکەم بە تۆ عەزیزی برات دەگەڵ کاک مەلاوارە و منتەخیمی قازی و کاک مەلا حسێن ڕستگار و کاک مامەندی قازی دەگەڵیان بچن بۆ گێڕانەوەی کاک قادر شەریفی ئەما و کورتی دەبڕمەوە بە چەند شەو ڕۆژ بەو مەرزانەدا مەلاوارە بە شێوەیەکی نەهێنی و نەهێنیکاری تەشکیلاتێکی زۆر عەزیمی هەبوو تەنیا لە حیزبدا لەو ماوەیدا ئەو تەشکیلاتە هەبوو کە مەلاوارە پێچێنەوە لە مەنتەقەی سەردەشتێ ئەمە چوین چەند ساعت لەگەڵ قادر شەریفی کێشەمان کردو کە بابا ئەتۆ لێرەی ئەوە کارێکی خراپە شەو ڕۆژ جێو بە بارزانی دەدەی بە ئەحمەد تۆفیقی دەدەی ئەوە کاری حیزبی دەموکرات نییە وەرە ئەمە هەمومانەوە تۆش بە مشاویر وەرگیراوی و ئەمە بێکڕا کار دەکەیت کێشەمان لێ پێدا بوو تەقەمان لێ پێدا بوو ئەو خەریک بوو تەقە لە مەلا حەسەنی بکات دوای بڕێکمان بەداخەوە لێدا هەتا چەکمان کردن ئەمە نمونەی دڵپاچیەمە ئەوە بووە کەمە هەمووان کۆمیتەی ساختکەرەوە بووین بەڵام قادر شەریفمان لەوێ ڕاوەک ئەسیر هێناوەتەوە هێنامان تەسوونە لەوێت ئازادمان کردووە فڕەنکانمان داوەتەوە دوایدا بۆ خۆی کە بەکردجۆ ئەوانە دەستی پێکرد هاتە قەڵازێ و بە هێلیکۆپتەری بردیانەوە بۆ بەکردجۆیە ئەو مەوزوعی کە دراو داچی دەکەی ئەو کۆمیتەی ساختکەرەوە ئەو کاتێک کەوانە بەهانایان بە ئێمەگر هیچ فکر و ذکرێکی ئەو مەسەلانەمان نەما بوو تەنیا کارکردن لە ڕێبازی قازی محەممەد و حیزبی دموکراتدا ئەمە کارمان کردووە و ئەوان ئەو بەهانانیان بە ئێمە گرت و ئەمە ئەو شتەمان بەسەردا دەنا هیچ شتێک لەو بارانەوە دارە ئەو کۆمیتەی کە باسی دەکەنی کار بووە بەڵام بخۆیان بە خاڵی خۆیان بەڵام عەمەلەن ئەوەی دەکاردا بووە ئەوەی کاری کردووە ئەو جەماعەتە بوون کە مەلاوارەی شەهید و سلێمانی معینی و شەریف زادە کە دوایە زۆر دەنجی ڕۆیشتوانە بنێوی حیزب دموکرات بووە نە کۆمیتەی ئینقلابی دەوری هەبووە نە ئەوەی کەوانە کۆمیتەیان نێوناوە لەخوان هەموویان دە عەمەلدا ئەو کۆمیتەی کەوان پێچانەوە نابوو تەنیا ئەحمەد ئەمین سرازی دووراودوور هەڵیان بژار بوو دەنا ئەوەی دیکانە یەک نەفەریشان مەلاوارە شەر دووراودوور هەڵبژێردا بوو ئەوەی دیکەم خۆیان تەحویلداوە سەید کوێستانی خۆی تەحویلداوە سەناری مامەدی خۆی تەحویلداوە مەلا ئەوڵای سەربازە چیا ئەوە چوو نازام لەکوێ خۆی چاردەوە سالار حەیدەری خۆی تەحویلدایەوە یعنی ئەو شتانە وجودی نییە ئەو شتانە شتێک بووە کە لەلایەن بەشی پاراستنەوە لەلایەن سازمانی ئەمنیەوە بەدەستی ئەمنیەتەوە بەدەستی شۆڕش بەسەرێماندا سەپان وە کارێکی زۆر خراپ بێجگەلەوەی ئەمە هەڵاتوین لە چنجیوان خۆمان نەزار داوە کە قبوڵمان ناکەنەوە چەند کامل کتێبەکەی بخوێنەوە 6 کە جارەمە محاولەمان کردەوە بۆ بارزانی کە ڕێگامان دامەکوێ دەستنیشان دەکا بینەوە ئەو هەموو شەهیدەماندا ئەو هەموو ئەڵعانی جواندا جارەگەرە من نەبێت ئەوەندی کە هیچ باز داکەن ئەڵعانی غەدرمان لێ دەکەن ئەڵعانی دانەوێ ئەو حرەکەی وا لێ بکەن کە گوایە ئێمە ئەو حرەکەمان بۆ خۆمان ئەو فەرزم کرد نەبووە ئەساسی نەبوو کە ئێمە حرەکەی بکەین ئەو فەرزم کرد ئەمە
لە داخلی ڕۆژهەڵات کوردستان خەڵکەمان هەیە باش ئەوان بۆ دەبێت پێوەماندوو بن ئەوان بۆ دەبێت باش جاندارمە دەبەرکەن بێن لە منتەقەی قەلا ڕەشە و کوێ تاقی بێمە بکەن ئەوە هەموو شایەت بوو ئەوەی دێڵم ئەمن واقعیەتەکان دەڵێن چونکە من نەدەستم دەبن باڵی کەسدایە نەمنێتم بە حیزبەکەی خۆشم بۆ تام منەتم بە پارتی وێچێتی بێ لە کتێبەکەشمدا ئەگەر بیخوێنەوە ئەو شتانەی ڕادرانەی کە لە ئێمە کراوە ئەمن لێرە وەک میوانی شخصی مام دەلال و لەو کمیتەی ساختەوە دەستاتیمان لەگەڵیان هەیە بەڵام نەچوومە ژێر تەستەریوان ئەمن هەر ڕێبازی قازی محەممەد و هەر ڕێبازی خۆم فلانوانم هەیە بزانت چۆنم باسی پارتی کردووە کەوان بەدڵ زەربان لە ئێمەداوە یەک زەڕەش بەسەر یەکێتی نیشتیمانیدا بازم نەداوە سێ ڕادێکیان لەمە کرد بێت ئەوە هەم باس کردو بەڵێ دەست خۆش کاک مستەفا لە کۆنگرەی دوو کە دەگیرێ کۆنگرەیەکە کە لە مێژووی حیزبی دیموکراتە تا ئیتر ململانەکان ئەگەنە ئاستی تۆمەتبارکردنی یەکتر بە خیانەت وە بە قسەی ناچیا و لێرەوە ئیتر ئەم دوو باڵە لە حیزبی دیموکراتە ئەتوانم بڵم تا ئێستاش درێژەی هەیە وەک چۆن باڵی مەلای و جەلالی لە بزوتنەوەی باشوورە تا ئێستاش درێژەی هەیە ئەم دوو باڵە کە باڵی چەپ و ڕاستی حیزبی دیموکراتە لە کۆنگرەی دووە دەست پێکە کۆنگرەی دووەم کۆمەڵی بڕیارەدایەک لەوانە ڕخنەی تون لە بەڕێوەبەرانی کۆمارە درێوە پێیان کەم ئەزمون و سەرکاڵ بوون لە ئیدارەکردنی کاروبارەکانەوە ڕخنەی تون ئاراستەی کۆماری کوردستانەکە و یەکێ لەو خاڵە بەبێ هیچ بەڵگەیەک بەبێ هیچ دکۆمنتێک ئەوەیە کە ململانەی شخصی دیارە دەوری گەورەی هەبووە لەما ئەوەیە کە کۆنگرەی دوو بڕیاری دەرکردنی دکتۆر قاسملۆ وەک کادرێکی تێگەیشتووە پێگەیشتووە سەرپەرستی چەپی حیزبی دیموکراتەکە جگەلەوە دەریەکە کۆمەڵی تۆمەتی ناڕەواج دەداتەپاڵی وەک خاین و دس و جاسوس لە قەڵەمیەدا وتەنانەت لێرەدا کە لەم کۆنگرایە کە بارزانی بە پێشەوای کورد ئەناسێنە ینی بە تەواوی حیزبی دیموکرات لەم کۆنگرا سیاسەتەکانی ئەگۆڕێ و بڕیارەکانی ئەبێتە هۆی دووکردبوونی ئەم حیزبە پێ دوایە بزوتنەوەی 46 یەکێ لە هۆکارەکانی ئەوە بوو بێکە بە تایبەت اسماعیلی شەریفزادە کە ئەو کاتە گەنجێکی هەڵکەوتوو بووە و یەکێ لەوانە بووە کە دەڵێن حتا پەیوەندیشی لەگەڵ دکتۆر قاسملۆ هەبووە ئەمانە هۆکار بوون کە بزوتنەوەی 46 دروست بێەوە ئاراستەی حیزب بەرەو سیاسەتێکی سەربەخۆتر و ڕادیکالتر و شۆڕژگەرتر بە تایبەت لە دوان کۆنگرەی دوی تر حیزبی دیموکرات هەموو شتێکی وەک کاگمەلا ڕەسوڵ بۆی باسی کرد دەکەوتە ژێر هەیمەنەی پارتیەوە پارتی بڕیارەکان بۆ حیزبی دیموکرات ئەتوانین بڵێن ئامادەکە تەنانەت ئەندامانی حیزبی دیموکرات ئیمزایەکەن بۆیەوە هەموو کێشمەکێشە دروستە بێت ئای پێ دوایە ڕێبەرانی 46 یەکێ لە هۆکارەکانی ئەوەیە کە بەتابەت دکتۆر قاسملۆ چەند دەوری هەبووە لەمەکە بتوانێت ئاراستەی ئەم بزوتنەوەی 46 کاوە دۆرێک شۆڕژگەربوون بۆ حیزبی دیموکرات بگەڕێنێتەوە ئەو بە ئیجازەی کاگمەلا ڕەسوڵ ئەو کێشەیە کە لە نێو کادرەکانی حیزبی دموکراتی کوردستاندا هەبووە ئەوەی کا من متالعەم کردو و لێکۆڵینەوەم کردو و گوێم لێ بووە لە برادرانی حیزبی و لە دواییدا باسی لێکراوە لە نێو حیزبدا بە تەنیا مەسەلەی جوڵانەوەی 46 نییە جوڵانەوەی چەکداری 46 بەڵکو ئیدەیەک لە کادرەکان ویستویانە هەمیشە ئەگەر لە لای پارتیش بن تەنانەت ئەگەر لە ژێر باڵی بارزانیشدا بن بەڵام کاری سیاسی خۆیان وەک حیزبی دموکراتی کوردستان لە نێو خۆی ئێراندا هەر بکەن و پێم وایە کاگمەلا ڕەسوڵش ئەوەی ڕەت ناکاتەوە مەسەلەی ئەوەی کە بەعام تراوە کە لێمانگەڕێن ئێمە دابنیشین جوڵانەوەی چەکداری ناکەین لە نێو ڕۆژهەڵاتی کوردستاندا ئەگەر بارزانی لێمانگەڕێەوە خۆمان بگرێ و ڕامانگرێ لە لای خۆی بەڵام ئەوەی کە هەمویان تەسلیمی ئەوە بوو بن کە ئەسەن کاری سیاسیش نەکەن بەڵکو تەنیا و تەنیا بێن کۆمەگی پارتی دموکراتی کوردستان بکەن بەو شێوەیە نەبووە بۆ وێنە مەسەلەن خودی شەید ئاوارە ماوەیەکی زۆر لە لای مەکتەبی سیاسی بۆ لە چێوەڕەش لە منتیقەی ماوەت لەوێرا کاری تشکیلاتی کردو ئەوەی کە کاگمەلا ڕەسوڵ ئیشارەتی پێکرد لەو دەورانەی پێش 46 ئەو بەخۆ بە گۆچانێکەوە هاتوەتەوە لە منتیقەی سەردەشت و تشکیلاتی پێکێناوە و شانە و کمیتەی حیزبی پێکێناوە کە حتا ئێستاش لەو شانە و کمیتەی حیزبیانە ماون ینی ئەوە ئەسڵەن ڕەبتی تەنانەت شەید ئاوارە مخالیفی حرەکەی چەکداری بووە کە دەست پێ بکرێ بە ئاشکرا کاگمەلا ڕەسوڵ ئەوەی دەزانێ بەڵام
ئەوەی کە بەسەریاندا سەپاوە مەجبور بوون لە نەتیجەی هەر ئەوەی زۆر بە جوانی کارمەلا ڕەسوڵ ئیشارەی پێکرد کە ئیجازەیان پێ نەداون وەک حیزبی دموکراتی کوردستان لە ناوچەی شۆڕشدا کار بکەن و لە عینی وەختدا کۆمەکی پارتی دموکراتی کوردستانیش بکەن وەک پێشوو کۆناغی پێشووتر کە کارمەلا ڕەسوڵ شارەش پێکرد کە زۆر لە ڕۆژهەڵاتی کوردستان یارمەتی کۆکراوەتەوە حتا لە دەغڵودان و دانەوێڵە شتی ئاواشت کۆکراوەتەوە مەسەلەن ئەمن لە خانەوادەی خۆم بیستمە کە براگەورەکەم بەدایان کاروان شتی بردو بۆ نێو شۆڕش کە کۆکراوەتەوە لە ڕۆژهەڵاتی کوردستان یعنی هەتا ئەو کاتەی بەڵێ باوەڕیان بەوە هەبووە کە جوڵانەوەی چەکداری لە نێو ڕۆژهەڵاتی کوردستاندا نەبێ بەڵام کاری سیاسی بکرێت و زوربەی کادرەکانیش هەدەفیان هەر ئەوە بووە هەتا ئەوەی کە مەزبور بوون بچن بەڵام ئی مەسەلەی کۆنگرەی دووش کێشەکە ڕاست لەوەی ڕاهاتوە ئەو مەسەلەی سربەخۆیی حیزبی و سربەخۆنەبوونی حیزبی یعنی بە تایبەتی ئەوەی کە ئەمن لە دکتۆر قاسملوون بیستوە لەوێ ڕاکێشەکە لە چی پەیدا بووە کە دکتۆر قاسملوو بەشێک لە برادەران پێیان وا بۆ کە دەبێ بەڕاستی لە کاری سیاسی حیزبیدا سربەخۆ بن بەڵام شەید ئەحمەد تۆفیق زۆر سەر بە بارزانی بووە و جگە لەوەش لەگەڵ دکتوری بە نەزەری من ڕقابەتی حیزبیشیان هەبووە ئیدی بۆ خۆتان دەزانین ئینسانەکان پێیان خۆشە لە هەر سازمانێکدا بن بچنە پێشەوە ئەحمەد تۆفیق بە باوەڕی من دکتۆر قاسملووی بەلەمپەرێک لە بەردەمی خۆی زانیوە کە ئەگەر ئەو بێتە مەیدانێ ئەو درێژە بدا ئەو بمێنێتەوە تەبعەن ڕەنگە ئەو نەقشی زۆر کەم ببێتەوە چونکە لەباری هەرچەندە ئەحمەد تۆفیق بەڕاستی هەموو ئەو وەسفانەی کارمەلا ڕەسوڵ کردی ئەمنیشتە ئیدی دەکەم لە نزیکەوە بیستومە کە ئینسانێکی شجاع هەتا بڵێ کورد زۆر دڵسۆز و زۆر نەترس بووە بەڵام بە هەر حاڵ ئەگەر بێت باری سیاسی و سەواد و ئەوانەوە نەیتوانیوە ڕقابەت دکتۆر قاسملووی بکات بۆیە ئیدی بە هەموو شێوەیەک هەوڵی داوە کە ئەویوە دەرمێ و ڕاستیشە لە کۆنگرەی دوودا بەڕیاری دەرکردنی دراوە تەنانە دەسەن بە خاینیش ناسراوە بەڵام لەوێشدا هەموو هاوڕێیان موافقی ئەوەی نەبوو ئەمایدی ئەو کۆنگرەی دوو لەژێر مەسئولیەتی ئەحمەد تۆفیقیدا بووە ئەو بڕیارەی داوە ئەوەی کە ئەمن بووە بەڵام باسەکە ئەوەیە کە ئایا بەڕاستی ئەو شێوە دوولەت بوونە و ئەوانە بەو شێوەی هەبوو نا من باوەڕ ناکەم کە ئەوە بوو بێتە دوو قوتب لە نێو حیزبی دموکراتدا بەشێکی ئەحمەد تۆفیق و بەشێک دکتۆر قاسم بەڵام بە تەواوی کەم قسەکانم بەڵام لە نێو حیزبی دموکراتی کوردستان بە ئینوانی حیزبێکی میلی دموکراتیک وەکو لە پێشەوە باسم کرد کە لە چەپی چەبڕاتەیدا بووە هەتا سنەتی و هەتا مەسحەبی و هەتا ئینسانی زۆر بەدین و ئەوانە حیزبێکی زۆر بەرفراونەوە لەباری هەر ئێستاشی لەگەڵ بێت حیزبێکە کە هەموو بیر و بۆچوونەکانی تێدایە بۆ وێنە هەیە سۆسیالیستە هەیە مەسەلەن لە سەردەمێکدا کۆمونیست بوو هەیە دموکراتە هەیە چەپە هەیە ڕاستە هەیە مەسحەبیە هەیە غیرە مەسحەبیە لاییکە ئەسڵان ئەو شتانە لە حیزبی دموکراتدا هەبوو و لە کۆنگرەی سێژدا هەتا کە من بۆ خۆم بۆ ئەوەڵ جار لە کۆنگرەکانی حیزبدا بەشداریم تێدا کرد تازە بوو بوومە ئەندامی حیزب ینی کە منم گەی بۆ جێگای لەوێشدا کێشەی سیاسی لەو بارەیەوە هەبوو یعنی سێ بۆچوون لەوێدا ئەسڵان بەزەقی دیار بوو لە کۆنگرەی سێژدا بەڵێ بیر و بۆچوونی جیاواز هەبووە بەڵام وەکو دوو قوتب کە بەشێکی بە دوایەوە بێ و بەشێکی بە دوایەوە بێ بەو شێوەیە نەبووە بە باوەڕی بەڵام کاک مستەفات تۆ خۆت ئەڵێ کە دیارە ئەو لەتبوونە ینی ئەتەوێ بڵێ زۆر شتێکی ینی نائاسایی نەبووە بەڵام ئێمە ئەبینین دوایی کە ئەحمەد تۆفیق چارەنووسێکی زۆر تاڵی توش ئەبێت و تا ئێسەیش بگرە تا ئێسەیش چارەنووسی دیار نییە و سیر ئەوەیە کە حیزبی دموکرات سەرڕای ئەوە کە ئەحمەد تۆفیق کەسێکە بە وتەی بەشێکی زۆر لەو کەسانە کە لە نزیک کۆپینویانە یا هەر کاک مەلا ڕەسووڵیش کە بۆ خۆشی شایەدی لەسەرەوەدا کە کەسێکی بوێر بووەوە تا نازێ قوەتی سەرکردایەتی بووە بەڵام ئەبینی کە دوای چارەنووسێکی نادیار نامێنێت بەڵام لەو چەند ساڵە حیزبی دموکرات خۆی نەکردووە بەخاوەنی یان لانی کەم ئەمەوە ئەوە لە کاک مەلا ڕەسووڵ بپرسن کە ئەو قسە کە هەیە کە تۆمەتێک ئەدرێتە پاڵ دکتۆر عەبدوڕحمانی قاسملوو
کە گوایە ئەو دەستی هەبوو بێت ئەوەی کە لە بەغادا نەکرێت ئەحمەد تۆفیق ینی پێت وایە چندێک ئەوە ینی لە ڕاستیۆ نزیک بێت یا لە ڕۆحیاتی دکتۆر قاسملو نزیک بێ کە ئەو تۆمەتەی بچێتە پاڵ من شتێکی بڵێم لەو بارەیەوە کاکمەلا ڕسوڵ ئەو شارەزاترا چونکە ئەو پێش کۆنگرەی سێ ئاسۆنەندامی ڕێبەری بۆ ئەوانە بەڵام لە کۆنگرەی بۆ کۆنگرەی سێ بۆ خۆم شایدم هەر لە ڕێگا حتا لە ڕێگای براگەورەکەمەوە لە زۆر ڕێگای دیکەوە حیزب هەوڵیدا کە ئەحمەد تۆفیق بچێ و لە کۆنگرەی سێدا بەشدار بێت لە حاڵێکدا کە کۆنگرەی سێ زۆرتر لە ژێر بڵێن دەسەڵاتی دکتۆر قاسملوویدا بوو بەڵام حیزب موافق بوو کە ئەو بێ وەکو هەمووی ئەوانەی دیکە لە کۆنگرەدا بەشدار بێ و هەروەکو ئەوانی بەڵام ئەو ئوسولەن هەر بێزگە لە ئەو خەتی خۆی کەسی دیکەی قبول نەدەکرد دەیوت کە ئەوانە ئەسان حیزبینی نەمن چۆن بە داوەتی وان بێم لە کۆنگرەیدا بەشدار بوو کەواتە بە نەزەری من ئەوە بە هیچ شێوەیەک ڕاز نییە دواییشدا بەڕاستی لە حیزبی دموکراتدا بە هیچ شێوەیەک ئەوە نەقبول دەکرا حتا لە خودی دکتۆر قاسملووی هیچ دەیتوانی کاری ئاوا بکە من پێم وایە لەو بارەیەوە تاریخی حیزبی دموکرات زۆر خایەنە بەڕاستی بەڵام کاکمەلا ڕسوڵ زۆرتر ئاگادارە پێم خۆشە بەڵێ فەرمونێەوە فەرمونون لەسەر بەڵە پرسیارەکە جواب دەدەمەوە بەڵام دەگەڕێمەوە بۆ دواتر مەوزوعی ئێمە بە دوای جەریانی 16 ئەمە دوو کۆنفرانسمان گرتووە کە هەردوو ئەو کۆنفرانسانە بەرهەمی ئەو جوڵانەوە بەسەردا سەپاوەمان بوون کە لەلایەن بەشی پاراستن و سازمانی ئەمنیەت بەسەرێماندا سەپاند و ئەسڵی بەرهەمەکە و تەشکیلاتەکەش ئەو کەسانە بوون ئەو شەخسیەتانە بوون کە لە جوڵانەوەکەدا بەشی زۆریان بەشدار بوون و ئەو تەشکیلاتە بوون کە لە دەوروبەری سەردەست تا سنووری بانە و پیرانشاروانە بەڕاستی بە مەسئولیەتی کاکمەلاوارەی کە بە قەولی کاکمەستفاوکی بەخۆی بە گۆچانەکەیەوە لە مەکتەبی سیاسی ڕاکە ئەو دەم حیزب وەک تەشکیلات هەر ناویشی نەما بوو ئەمە وەک خێشک بە دوا بارزانیەوە بووین تەنیا هەستەیەک و پەیوەندێکی هەستەی هەبوو هیچی دیکانە و بەرهەمی ئەو دوو کۆنفرانسانە کە کۆنفرانسی یەک و دوو سێ بووە و هاتنەوەی دکتۆر قاسملوو کۆنگەرەکانی دوایی و قەوارەگرتنی حیزبی دموکرات و تەشکیلاتی حیزبی دموکرات وەک تەشکیلاتی ڕسمی بناسرێ لە ئەسەری ئەو دوو کۆنفرانسانە بوو کە کۆنفرانسی دویان لە بناری قەندەی لە قەڵاتوکان ساڵی 1969 لە حاڵەتێکدا کە ئەمە ئەو هەموو شەهیدەماندا ئەو هەموو فیداکاریەمان کرد ئەو هەموو خۆشارنەوەمان کرد بەڵام زۆر بە شێوەیەکی نەهێنی هەر ئەو کادر و ئەندامانەی کە لە حرەکەکەیدا بەشدار بوون و بەسەریاندا سەپان بووین ئەمە ئەومان پێکێنا و لەوێمە 4 نەفەرمان 3 نەفەرمان وەک بەرهەڵێخ بە قەولی برادێک دەیکردووە کاوکاری کە تەنیا ئەندامی کمیتەی مەرکەزیمان ئەمیری خازیما بووە ئەوانمان پێشنی کاک ئەحمەد تۆفیقش کە لە شێخان بوو ئەوە لەوێ بناغەیەکی زۆر چاک بوو 69 کە بەسەردا هاتوومە بە شێوەیەکی نەهێنی ئەوڵەنەو کمیتەی مەرکەزیە لە 4 نەفەر پێکات کە مامۆستا هێمن و حەسەن ڕستگار و مەلا عەبدوڵای حەسەنزادە و کاگەمیری قازی بوو مەلاسەی ڕەشیدیش شوێنەون بوو کە زەی دەزانین لەکوێیە ئەو مەرکەزیەتە بە دوای خۆیاندا کمیتەیەکیان دامەزراند کمیتەکە کە بە مەسئولیەتی من بوو وەک تەشکیلات تەواوی تەشکیلاتی هەرچی هەبوو نەبوو بەڕێوەمان دەبرێت ئەمیش ئەندامانی ئەو کمیتە سەی ڕەسوڵی شەهید بابی گەورە و مەلا خدری ڕەحمەتی و مەلا عەزیزی ئەحمەدی و کەریم حەدادەمە ئەوەندا ئەو کمیتە بووین و تەشکیلاتمان بەڕێوە بردووە بە دواویدا کە ئێمە مشتومڕمان لە کمیتەی ساقکەرەوە لەسەر شەهید دکتۆر قاسملوو و تا ڕادەیەکی کەریمی حسامی لەگەڵ برادران دەستی پێکرد کە باشەوانە بۆ دوورخراونەوە بۆ مەلا مستادەری کردوون مەلا مستادچی بۆی داوە برادریمە بەدەستی وەزیری ناوخۆ دەرکا فلانوانە ئەوە بوو بە بناغەیە کەمەلێکدا لەگدا پەیوەندی بە دکتۆر قاسملووی بگرین و ئەویش لێرەچی کرد بوو وەک خەڵکی دیکەی نەکرد بوو خەڵکی دیکەی کورد عادەتیان وایە کە لەلایەکەوە خراپەیەک شتێک ببیسێ هەر تەقیبی غەرەز دەکاتەوە بەڵام دکتۆر قاسملوو لەگەڵەوەی کە زۆر بەناحەق و بەناڕەوا لەلایەن شەخسی بارزانی و ئەحمەد تۆفیقەوە لەگەڵ کەریمی حسامی دەریان کردن
ئەو لەوێ چ دکتۆراکەشی تەکمیل کرد و لەوێ هەر نوێنەرێکی شۆڕش ئەوە دەبێتە 61 و 2 3 و 4 5 تا 70% هات ڕۆیشت پێ بۆ کارکردن بۆ پەیوەندیگرتن بۆ یارمەتی داواکردن لە هەموو شوێنەکان باسییان کردو توانە عباسی ئەنوەری کە و دەمینێوی شخصی شەیدوک خاسمبووی ئەو دەورانی نێو حیزبی توودەشی بوو دەڵێن ئەو بەخۆی بەژنەکەی 7 زمانان دەزانن ئەو دەتوانێت یارمەتیمان بکە لەوێ ئەو پەڕی پشتیوانی شۆڕشی کرد بوو هاوکاری کردبوون ڕێگای بۆ دیتبوونەوە هەر لەگەڵ و 11 بەسەر داهاتوو دوک خاسملو بۆ ئەو شانە زۆر زیرەک بوو بەخۆی بە کەریم ئێحسامی و کاگوێشی ڕجوانیشان لە بەغدایەوە هێناوە کە حەمەدەمی سیرازیش یادی بەخێر بێت دوای حرەکەکەمان کە فەوتا دەنێ حیزبی شوێدا خۆی شاربەوە ئەوانە هاتن سەریان لەکەم بارزانین دەرێنا بارزانیش بە پاسیوەی کە و پیاوە هێندەی لەوێ فیداکاری کردو خزمەت کردو بە شۆڕش ئیدی ئەو پەڕی احترام داوای لە هەموو برادرانی ئێمە کرد کەمەوە لەگەڵ ئەوانە ڕێککەوتین و ئەوانش بۆ خۆیان بێن و ئەو بووە ئەمە لەگەڵ بارزانی کە برادرانی مدانیشتون پێیشتون کوێتی بڕۆن پەیوەندی لەگەڵ بەغدا دەکەن لەگەڵای کوێک دەکەنە من وەرەقێکی عجایب وەرسڕایە بۆ ئەمە ئەو کۆنفرانسی سێمان لە ئەسەری ئاو هاتنەوەی دوکتۆر خاسملو و برادرانی ئێمە لە کۆیە گرتووە کە بەڕاستی کۆنفرانسێک بوو کە حیزبی دموکرات لەدایک بوو وەک ئەو وەختی دوای کۆمەڵێژێکا کە چۆن لەدایک بوو دووبارە لەو کۆنفرانسێدا حیزبی دموکرات بۆ یەکەم جار 11 نەفەری ئەندامی کمیتەی مرکزی هەڵبژات سکرتێرمان هەبوو دەفتەری سیاسیمان هەبوو ڕۆژنامەی کوردستان دەردەچوو تێکۆشەر ناویلکەی ناوخۆ دەردەچوو پەیوەندیەکان دەستنیشان کران بۆ حکوومەتی عێراق کە پەیوەندی مانگر کە حەمەدەمی سرازی کە وەک شێوێک بەڕاستی لە مەقابلە و باسە دڕندەیدا ڕاوەستا بوو پێش من ئەمیر خازی ئەو پەیوەندی هەبوو لەسەر بڕیاری شخصی دوکتۆر خاسملوی من پێشنیارکران بۆ پەیوەندی بینی بارگای بارزانی و مەکتەبی سیاسی کە زۆر قورسیش بوو ئەو کارانە هەمووی لەوێڕا سەرچاوی گرتن کە حیزب لێوەڕا قەوارەی گرت بەڕاستی کە حیزب لێوەڕا قەوارەی گرت ئەمە بووینە حیزبێکی ڕسمی و حیزبێکی وا کە پەیوەندیمان هەبێ و سربەخۆ بین و بەڕاستی سربەخۆیی حیزبی دموکراتی کوردستان ڕەنگە بازە کەسانێک پێیان وا بێ من لە دوو کۆنگرە لە سەر دوکتۆر خاسملوی قسەم کردو بە حەق بە یارچوونێکی بێ بەڵام سربەخۆیی حیزبی دموکرات کە پارێزراوە 99 شخصی دوکتۆر خاسملو بووە و ئەمن بۆ خۆم ئەو وەختی کە هەم لەگەڵ بەغدا علاقەمان هەبووە هەم لەگەڵ حکوومەتی عێراق علاقەمان هەبووە ئەمن پێم وانە بوو قەت دەنێ و ئەو دوو جیهەتەدا کە ئاوا خەتەر ناکەن ئەمە بتوانین ئەو سەربەخۆی بپارێزین بەڵام دوکتۆر خاسملو پێی سەرماندین و بەڕاستی جواب و پاراستنمان هەتا ئەو کاتێک کە هەرز بە شۆڕشەکەی کراوە و ئێمە چمان بەسەراتەوە دەمێنینەوە دوای دا سوالەکە دەوەی پێشە ئەمن برەک لێزادڕین کرد پێم خۆشە دواری کەیەوە پرسیارەکە ئەو تاوانە بوو کە ئەیدەنا ئەو تاوانە کە ئەیدەنە پاڵ بۆ نەمانی ئەحمەد تۆفیق ئەو تاوانە لە کاتی گەڕانەوەشماندا لەلایەن خوشکی شەهید ئەحمەد تۆفیقەوە کە ژنێکی زۆر تێکۆشەر و خارەمان بوو لە من بە تەلەفۆن دیارە هەر نەمدیت زۆر کراوە لە کوردستان زۆریان سوالە دەکرد بە تایبەتی کە درۆیەکە بەوەی ڕادیار بوو کە حەمەدەمینی شیرازی کە دەگەڵ شەهید ئەحمەد تۆفیقی خاڵۆزا و پورزا بوون بەڵام وەک دەڵێن لەباری سیاسیەوە مشک و پشیلە چەندیان کێشە و اختلافاتەیە ئەوانی بۆ چوونەکانیان ئەو هەمیشە چەپ و کاک ئەحمەد تۆفیق ئینسانێکی نەتەوایەتی و دژی هەموو چەپێک بوو بەڕاستی ئەوانە بووە و حەمەدەمینی شیرازی هێندە ئینسانێکی صادق و شەرافەتمەند بووە نەک یەکی وەک ئەحمەد تۆفیقی بڵێ دەڵێن بۆ خۆی چوار تعزیبی کردووە لە ئەمنی عامە و چۆفرانوانە هەتا بۆ مێرولەیەک حەزر نەبووە ئازاری کێ بێ ئەوە ئەمن شاهیدێکم داوە لە کتێبەکەمدا نووسیومە دەڵێم ئەو کاتێک کە شەهید ئەحمەد تۆفیق گیرا بڵاو بۆوە دەنێو ئێمەدا لە هەموو شوێنێک دەجدایەوە کە ئەحمەد تۆفیقیان شوێنەون کردووە ڕۆژێکیان کاک حەمەدەمین کە مەسوولی پەیوەندی بوو پێدا بۆ لە ماڵەکەی بەغدایەمان ئەوەی مەوجود دوکتۆر قاسملو بوو کەریم ئیحسامی بوو ئەمن بوو مامۆستای من بوو نازانم مامۆستا مەلا عەبدوڵڵا پێم وایە دەڵێ لەوێ نەبووم لەبەرەوەی مشتەکەم ڕێک بە جوورێکی باس کردووە کا حەمەدەمی وتی برادەران ئەگەر ڕوخسەتە بێ بچین کۆبوونەوە بکەین بەهەرحاڵ کوتی دەبڕمەوە کە کۆبوونەوەمان کرد کوتی کاکە ئێستاوە لە هەمووی باسی وەیە کاک ئەحمەد تۆفیق گیراوە بۆ خۆتان دەزانم قەت لەگەڵ ئەو پیاوەی ئەوم بە جۆگەیەکیدا نەڕۆیشتووە
ئێستا ئەو پیاوە 12 ساڵ بە دوای کۆماردا ئەو پیاوە سەرەی ئەو حیزبەی بەدەستەوە بووە. ئەلان ئەگەر بێت و حکوومەتی عێراق لە بینی بەڕێیاتێکێ بێ بۆ ئێمە وەک حیزبی دموکرات جوان نانوێنێ و ئەگەر ئەو کابرایە بە چاک بە خراپ هەر هەنگاوێکی هەڵە نابێ حیزبی دموکراتە. ئێمەش علاقەتمان لەگەڵ حکوومەت هەیە با ئەمە داوا بکەین ئەو پیاوە بەڕێوەبەری ئێمە بۆ مەسئولی ئێمە بۆ شتیمە بووە تحویلی خۆمانی بێنەوە. لەوێدا ئەمن ئەوم کوتۆ دیارە دکتۆر قاسملوو کە هەمیشە بۆ وتوێژ و قسەکردن لە هەموو جەلسەکاندا کە من عمرێک لەگەڵی لە جەلساندا بووم زۆر بە ئارامی قەت لە ئەوڵەوە قسەی نەدەکرد لە نەوەڕاست قسەی نەدەکرد خۆی دەخستنەفەری ئاخر بەڵام لەوێ کە حەمەدەمین ئەوەی کوت کاک دکتۆر قاسملوو زۆر بە شێوەیەکی برەک چۆن کوتی حەمەدەمین ئەوەڵەن بەچی معلومە ئەمە داوا بکەین حکوومەتی عێراق جوابمان دەداتەوە دوایە بەچی معلومە ئەگەر جوابیان داینەوە و کاک ئەحمەد تۆفیق بەو بێباری خۆی و بەو کە لە ڕەخی خۆیەوە هەڵنایەتەوە لای بارزانی و لێرە 1000 مشکلە بۆ مەجبور ناکات. جا من لەوێدا نووسیمە دەڵم نەئەمن کەریم حسامیش بڕک تونتر دیارە لە کاک دکتۆر کەمیشە دیپلۆماتانە قسەی دەکرد وتی ئەوە هەر بۆەوەی نابێ ئەمە دیفاعی لێ بکەینوانە زۆر خراپ بەسەریدا ڕووخا لەوێدا هیچمان قسەی دیکەمان نەکردەوە کۆبوونەوەکە تەواو بوو. ئەوەندە دیارە بە بڕیاری حیزب یا ئەگەر بڵێ کەسێک ئاگادار بوو بێ کە وەکی دەڵن حیزبی دموکرات بەگرتی داوای یا خاصم و کەریم حسامیوانە ئەوەندی ئەمن لە دەفتەری سیاسی کومیتەی مرکزیدا ڕۆڵی ئەساسیشم هەبووە یەک ئینسان ئەوەی بەمێشکدا نهاتووە بڕیاریشتیوان نەبووە کە بە هیچ شێوەیەک ئەحمەد تۆفیق یعنی ئەمە ئۆکەی بکەین یا بڵین پێما خۆش بێ بگیرێ بەڵام ئەوەی کە کاک مسفا ئیشارەی پێکرد سەرڕۆڵەکانی کاک ئەحمەد تۆفیقی بەداخەوە زۆر بەرچاو بوون لە کۆنفرانسی سێژدا لە کۆنفرانسی دووشدا لە کۆنگەرەی سێژدا دوو نوێنەرماون کە یەکیان کاک حەسەنی ڕستگارە و کاک مەلا عەبدوڵڵای حەسەنزادە وەک دەڵێ برا گەورەمیش محاوەرەی کرد و باسی کردوانە ئەمن وەک نوێنەر ناردوومانە بۆ کاک ئەحمەد تۆفیقی کردوانە کاکە ئەتۆ سەحمت لەو حیزبەیدا هەیە ئەو دەمینە گیرا بوو وەرە چت هەیە لەگەڵ قاسم و فلانوانە کومیتەی مرکزی هەیە خاوەن نەزەر هەیە فلانوانە ئەسڵەن دەیکوت هەتا ڕەحمان و کەریمی حسامی محکەمە نەکرێن چ نەکرێنەوانە محازیم کاتان لەگەڵکەم دەنا باقی دیکانە ئەوانە هەمووی تۆهمەتە باقیین زۆر سپاسگمە لە ڕسوڵ لە ڕاستیە ئەو بارودۆخی کە لە دوای شۆڕشەی لەوە بەسەر بزوتنەوەی کوردی ڕۆژهەڵات دێ و بەتایبەت بەسەر ڕێبەرانی حیزبی دیموکرات و تەحویلدانەوەی بڕێ لە ڕێبەرانی حیزبی دیموکرات و کادرەکانی لەلایەن ڕێبەرانی شۆڕشەی لولەوە محکومە و دەبێت ئەو کەسانەی کە ئەو کردەوەیان ئەنجام داوە تازە بووەتە بەشێ لە تاریخ بۆی پند لە تاریخ وەرگین و جۆرێک قەرەبووی معنەوی خانەوادانە بکرێتەوە پێویستە داوای لێبوردن لەو کارە ناکوردانە ناپێویستانە بکرێت کە بەسەر شۆڕشی ڕۆژهەڵات و بەتایبەت لە تەحویلدانەوەی ڕێبەرانیان کە و بەتایبەت قۆناغی 46 یا 66 کە کۆمەڵێک لە تێکۆشەرانی حیزبی دیموکرات و بزوتنەوەی کورد بڕیاری هەڵگیرسانەوەی ئەو شۆڕشە ئەدەن و جۆرێکی تر گروتین بە شۆڕشی ڕۆژهەڵاتە دەن جێی تایبەتی هەیە لە بزوتنەوەی کورداوە ڕێبەرانی وەک کەسانێکی قارەمان و وەک کەسانێکی ڕچەشکێن یادیان نەکرێەوە لە مێژووی ڕووسوری کوردستانە دەمێننەوە منەمەوێ بە حکمی ئەوەی کاک مستەفا یەکێ لە ڕێبەرانی بزوتنەوەی 46 برای بۆ کاکی بۆ لە خۆی گەورەتر بۆ کاک شەید مەلا ئاوارە و ئەو کاتەکە کاک مستەفا بۆمان بگێڕێتەوە کە شەید مەلا ئاوارە دەگیرێت خانوادەکەی چۆن ئاگادارەکرێنەوە و خەبەرەکەیان چۆن پێگەیژوە تەسیری بارانکردنی ئەو شەیدبوونی هاوڕەکانی تریشی لە قۆناغی جۆرا و جۆرا لەسەر بزوتنەوەی کورد بە گشتی چۆن هەڵەسەنگێن وڵا دیارە هەرچەند کە جوڵانەوەی 46 وەکو پێشتری شاران پێکرد بەڕاستی بە هەڵبژاردننی خودی ئەو کادرانەش نەبوو ئەوان مەجبور بوون بەچەکەوە بێنەوە نێو ڕۆژهەڵاتی کوردستان و بە تایبەت منتیقەی شەهید مەلا ئاوارە کە لەباری تەشکیلاتیەوە یەکجار زۆر چوو بووە پێشەو کاک مەلا ڕەسوڵیش بە حەقی ئیشارەی پێکرد ئەسڵان ئەگەر لێگەڕابانایە دەیوی ساڵهای ساڵ هەر ئاواکار بکە هەتا هەلێک بێتە پێشێکە حیزب بە شێوەیەکی ڕێکوپێکتر و گەورەتر و بە ئیمکاناتێکی زۆرترەوە دەست بە جوڵانەوەی ئاشکرا بکە
بەڵام بە هەر حاڵکە بەسەریاندا سەپا لەگەڵ ئەوەش کە ئیدەیەکی ئەگزار زۆر کەم بوون هەمووی وابزانم لە 150 کەس تێنە دەپەڕین بە پێشمەرگە و کادر و هەموو شتێکەوە بەڵام گروتینێکی عەجایبی دابوو بە خەبات لە نێو ئەو منتیقەیەدا کەوان تێیدا چالاک بوون لانی کەم ئەو وەختەی ئەمن دیارە تەمەنم 13-14 ساڵان بوو لە سەردەش بووم و لە نزیکەوە ئاگاداری هەڵس بەڕێگای کاکمەوە دیارە ئاگادار بووم بەڵامی دی خۆ لە نێو خودی جوڵانەوەکەیدا ئاگادار نەبووم ئەمما خەڵک بە گشتی هەموو زۆر پێی خۆشحاڵ بوون خەڵکێکی ئەگجار زۆر بەدڵەوە لەگەڵیان بوو بەڕاستی بۆ ڕژیم کێشەیەکی گەوریان نابووە حتا لە منتقەی سەردەشتێ بە تایبەتی هێندێک لە کادرەکان کە دەهاتن و دەچوون و ئەوانە بۆیان بەردەست نەدەکران دەیان تەوتی ئەیان ڕێکخست بوو بە تایبەتی بۆ شەید مەلاوانە یارە هەتا ئەو کاتێک کە ئەمن سەفەرێکی چووکم بۆ هات بۆ پێشێ لە ماڵ نەبووم کە هاتمەوە کوتیان بەداخەوە شەیداوارە گیراوە هێنایان سەردەشتێ لەوێ بردویانە بۆ جەڵدیانێ ما ئەو ماوەی کە دیارە لە گرتنیەوە هەتا یادامکردنی بۆ بنەماڵی ئێمە هەمووی هەر کارە سات بوو بەڕاستی هەر لەوەی ڕاکە چەندە هەوڵماندا چەندە وەکیلی تایبەتیمان بۆ گرت سوزانم ئیمکاناتێکی نیسبەتەن ئەو وەختی زۆر بەڵام هیچ ئیمکانی دیفاعلێکردنی نەبوو ئێمە وەکیلمانگر بوو بەڵام ڕێگەیان نەدەدا بچێتە دادگای هەموو شتێکە نیزامی بوو دادگای نیزامی لە جڵدیانێ دامەزرا بوو و بە هیچ شێوەیەک وەکیلی شخصیان قبول نەدەکرد هەتاوەی ماوەیەکی زۆر کە دیارە خەبەرمان بۆ دەهات ئەمە بێزگە لە ئاوارەی برایەکی دیکەم بە ناوی کاک مەحموود ئەویش هەرگیرا هەر لەو سەر وەختیدا و خاڵم خاڵە حاجی قادری شڵماش ئەویش هەرگیرا شکنجەیەکی زۆریان کردبوونەوەوانە هەموو کەس دەیگەڕایەوە بەڵامی دی زۆر قەرامانە نەخۆیان ڕاگر بوو نەتیجەی ئەو هەموو قارەمانیەش ئەوە بوو کە سەرڕای ئەوەی کە تەواوی تەشکیلاتی ناوچەی سەردەش بە تایبەتی شانە بە شانە پێک هات بوو نەبوو یعنی هیچ شتێک بۆ ڕژیم دەرنەکەوت هەمووی ئەوانە هەتا ئەوەی کە ڕۆژێک ئێمە یەکی ئەفسەرێک هاتە دوکانەکە ئێمە ئەوە کاتە میژ لە سەر دوکان دادەنیشتم جاروبار ئەفسەرێکی جوان هاتە لە دوکان و کاکم ئەو کاکە گەورەکەم کە ئێستا کارمەلا محەممەد لە ئێستا حاڵی حەزر لە سلێمانیا ئەو یان بان کرد و قسەیان لەگەڵ کرد و دوایە کە ئەو هاتەوە زۆر ناڕەحەت بوو پێیان ڕاگەیان بوو کە ئاوارە حکمی ئەدامی دراوە و دەشێنەوە سەردەشتێ شتێکی کە بۆ ئێمە زۆر جێگای داغ بوو دایکمان بەڕاستی پێوە نووسا و لێی بوو بە نەوعێک غوددە و سەرەتان و لە ئاخریشدا هەر پێی مرد ئەوە بوو کە بە هێلیکۆپتێری هێنایان لە 300 میتری ماڵە خۆمان یاردامیان کردبوو جا هەموو جارە دایکی ئێمە دەیگوت کە ئەوە هێلیکۆپتێرەکەم دی بەسەر ماڵە خۆماندا هات فلان یعنی هەتا مردیش ئەو قسەیە لە زاری نەدەبووە بۆیە بۆ ئێمە زۆر کارە سات بوو دوایش دیارە وەکو خانەوادە نەتیجەکە بوو بە ئەوەی کە ئێمە من لەگەڵەوەی کە 14 ساڵ بووم بەڵام برایەکمان گیرا بوو ئەوارەی ئەدام کرا بوو کاکم خەریک بوون بیگرن ڕای کرد ئەمیش لەگەڵوی هاتمە دەرێت تەنیا لە 5 برایەک دانەمان نایەوە لەوێ کاویش لەو وەختەیدا خەریکی کاری بازرگانی بوو لە تارانێ بوو بۆیە کێشەیەکی وای بۆ دروست نەبوو ینی پرش و بڵاو بووین و زۆر کارە ساحمان بەسەردا هات ئەو برایەکی کەشمان کە 3 ساڵ لە زینداندا بوو ئاخرەکەی ئێمە لە باشوور بووین کە ئەو لەوێ ئازاد بوو ئەو خاتراتەیە کە بەڕاستی ئەمن هەمە لە ئاوانەی شتێکی دیکە پێم خۆشە ئیشارەی پێ بکەم ئەوەیە کە من لە کاتی منداڵیەوە لەبەرەوەی ئەو ماوەیەک لە نێو فەقەیان بوو دوایە هەر لەوێ ڕائیدی بوو بە کادری حیزبی و خەریکی لە ساڵی ئەمن نامەیەکم هەیە کاتمەلا ڕسوڵ دەیناسێ ئیمەلا بایزی ڕەحمەتی کە سەرلک بوو لە منتیقەی پیراشاوێت ساڵی 41 ئاوارە بۆی نووسیوە لەو وەختی ڕا لە ساڵی 41 ڕا لانی کەم ئەوەی کە وەکو سابیتە بۆ من بە پێی ئەو نامەیە و شتێکی دەستخەتیشم هەیە لە کاک حەسەنیشتی وەساڵی دەستخەتی شەیداوارەیە بەو دوانە کاریش هەر باسی شانە و فلان و شتانەیە
لە وەختی ڕائیدی حجرەی فەقیانی کردووەتە لە ڕاستیدا بنکەی حیزبی هەر بۆیەش زۆر لە کادرەکانیش کە هاتوون لەو حجرە فەقییانەدا ئەو شاردونیەوە نێوی مەلایەکیان لەسەردانەوە مەسەلەن شەهید شەریف زاردە نێوی مەلا عەزیز بووە ڕەحمەتی کاک حەمەدەمینی سیراجی وابزان نێوی مەلا عومەر بووە سوزام هەموو مەلایەکیان پێوە نووساندون و لە حجرەیان داناون و کە ئەوە فەقەیە لەوێ و بەو شێوەی شاردویانەتەوە ساڵی تقریبەنە من 13 ساڵ دەبوو مابزانم سەفەرێکم کرد بۆ شڵماشێ بەڕێکەوت بەسەریدا کەوتم دیتم لەوێەوە ئاخر جار و دوای ئەوەی کە لە ماڵە دەرچوو بوو ئەوەڵ جاریش بدەم دێوە یعنی هەر ئەو جارەی شەید ئاوارم دی لەوێ دیارە زۆرم دڵ پێ خۆش بووە من بۆ خۆم دەنگوت هەمیشە ئاخکەنجە دەبمە 18 ساڵ ئەمیش ئاوا بڕۆم فەنگ و فشەکدانی لە خۆ دەم و بڕۆم ببمە پێشمەرگا زۆر پێم پێشمەرگەیەکی جوان بوو ەیەکی سپاتی لەبەردا بوو دەماچەیەک بەکەلەکەیەوە و زۆر سەرکڵایەکی لەسەر دەنا پێم جالب بوو بە هەر حاڵ بەڵام بەداخەوە بۆم دەرکەوت کە ئەو برادرە ئەو برایمە نییە کە ڕۆیشتووەتە دەرێ لە ماڵە بڕوا کە ببوو بە کەسێکی فەوقڵادە لێزان لە کاری تەشکیلاتی لە سیاسی لە فڵان زۆر پێم جالب بووە بەتەڕ شاید لە کرچ و کاڵی ئەو وەختی من بوو بێ بەڵام هەر قسەیەکی کە دەیکرد پێم وا بوو لە ئاسمانیاتۆتە ئەوەندە پاشان شعرەکانی کە لە نێو کۆمەڵانی خەڵکدا چ تەسیرێکیان هەبوو زۆرتر بە شعرەکانی ئەسان خەڵک هەمووی لەبەر بوون لە هەر مەجلیسێک لە دێهاتی دەچووی کوردم کوردستانم دەوێ هیوای بەرزم قەت نانەوێ دیب خەڵک دەیکتەوە جوان و پیر و لاو هەموو کەس زۆری هەبوو من پێم خۆشە لە کارە تەشکیلاتیەکەی بژارمەوە ئەوەیە کە ئەو کاتێ دیارە من تەمەنی ئەوەم نەبوو بماندانی حزب بەڵام لێم ئەمین بوون برادێکمان هەبوو کارمەلا ڕسوڵ دەبێ حتممە ناسیبێتی بە نێوی محەممەدی ڕەسوەمەرە ئەوە پێشمەرگەی 46 بوو ئەوە یعنی ئاشکرا نەکرا بوو زۆر پێشمەرگەی 46 کە فەنجیشیان پێبوو ئاشکرا نەبوون بەزاهیر کە بانگیان دەکردن چەکیان هەڵدەگرت دەڕۆیشتن لەگەڵیان بۆ مەئمورێتێکی دوای دەچەوە لە ماڵە خۆی دادەنیشکابرا هەتا ئەوەی کە مەسەلەن ساوات بۆی دەرکەوت بایە و بیان هەیز بایە بیگرنجا قاچاق لە بودەنانەی دەهێش قاچاق ئەوە دەهات نامەی پێچراوەی دێنان ئاوا بە نایلۆنی پێچرابوونەوە شتێکی لەسەر نووسی بۆ ئەم نیشان فێر کرد بوو لە گیرفانی داویشتم دەیگوت بڕۆ بۆ لای فلان و فلان و فلانی هەر کەسی خۆی دەردێنا لە گیرفان یعنی چەند جارێک ئەمن ئەوەم کردووە بەڕاستی ئەو کاتە لەسەر دەشت تقریبان بیرەوەریەکانی من بوو لە زۆر بەداخەوە ینی ڕووداوێکی زۆر دڵتەزیانە لە مێژووی بزوتنەوەی کوردستانە بەڵام بەڕاستی هەر جوڵانەوە کەش بۆ خۆی لەگەڵەوەی کە سەرانی هەموو تێداچوون بەداخ بەشی زۆریان تێداچوون بەڵام زۆر موفق بوو لە چاو خۆی لە چاو حەجمی خۆی بڕوا بکەن کێشەیەکی ئبزار گەورەی بۆ حکوومەت بە و حکوومەت کاوەخت ناوی خۆی نابوو ژاندارمی خلیج و فلان ئیدی شتی کورد چوک دەکرێتەوە بۆ خۆشی هەر بەکەنی دەبینێ دەنا سیاکەلێک کە 4 تەقەی لێکرا لە نێو ئێرانیەکاندا بوو بە نقطەی گۆڕان لە ئێرانەدا بەڵام جوڵانەوەی 46 بوون بوو فقط لەبەرەوەی کە ئیمیلەتێکی فەقیر و هەژاری وەکو کورد وایە بەڵام هەرچەند لەوانەیە زۆرتر جموجۆڵێکی ئێرادەگەرایانەی واڵیەنتاریسی بێ بۆ ئەو سەردەما و ئەوکو خۆشتان وتان لەوانەیە کرچ و کاڵی پێوە دیار بێ بەڵام تەسیراتەکانی کاریگەریەکانی بۆ بزوتنەوەکانی دوای خۆی هەتا ئێسەیشی لەگەڵ بێ دیارە و لە متونی سیاسی تەنانەت ئێرانیشە کە زۆر هەوڵەدەن بەشێک لە مێژووی سیاسی ئەمە بسڕنەوە بەڵام ئەو بزوتنەوەی 46 ینی پێ ناسڕ درێتەوە کاریگەری هەبووە لەسەر ئەوانیش و جۆرێک کاتالی زۆرێک بوو بۆ ئەوانیش زۆر کاریگەری هەبوو بەڵام کاتی ئەوە نییە ینی تایبەتی لەسەر ئەوە قسە بکەین بەڵام یەک خاڵکە پێم وابێ مهمە بە نسبەت چونەم بەرنامە لەسەر حزبی دموکراتە من پێم وابێ تا ئێسەیشی لەگەڵ بێ هەندێک مەلاحزات هەیە لەسەر سەرنوشتی ئەوان و لانی کەم لە ئاستی ڕاگەیاندن یا لە ئاستی
نووسین و لێکۆڵینەوە من پێم وایە بێ ئەو بوێریە لە حزبی دموکراتە نییە کە تا ئێستا پێوەی نەبووە کە زیاتر پێداگری بکات لە چارەنووسی ئەوان نەک لەبەر ئەوە کە تۆڵە بسێنێتەوە لەو لایەنە کوردستانیە کە ئەوەی کردووە لەبەر ئەوە کە ببێ بە پندێک ببێ بە شتێکی بڤە کە لە داهاتووە بە ئاسانی نەتوانی دەستت سوور بێ بە خوێنی هاوزمان و هاونیشتمانیەکەت ئەگەرچی لەو دووی سنوورەکەی تۆی شۆ بێت. زۆر سپاس کاک مەلا ڕەسوڵ کاک مستەفا با بینە کۆتایی بەشی یەکەم و پشوێک وەرەگرین و لە ناوبڕێک وەرەگرین و لە بەشی دووەمە باسی گەڕانەوەی دکتۆر قاسملۆ و کۆنفرانسی سێەکەین و سەرهەڵدانی شۆڕش و قۆناغەکانی دوای حزبی دموکراتەکە.